بەڕێزانمان لە هەرجێکن سلایمەتان لێوێ بەیانیتان باش بێ بۆ هیواین هەموو لایەکتان دەر ساغ و تەندروست باش بن. خۆشحاڵینم ڕۆژ کۆمەڵی بڕگەواوەتمان بۆ ئامادەکردوون بۆ هیواین تاکۆتایی پرۆگرامی ئەمڕۆمان بینەرمان بن و سوود لا بڕگەواوەتەکانمان ببین. خۆشەویستانم بۆ ئەمڕۆژمان چوار تەوەری سەرەکیمان بۆ ئامادەکردوون. لا تەوەری یەکەم و سەرەتاماندا باس لە دەستپێکردنەوەی داوامی خوێندن ئەکەین لە شاری کەرکووک بزانین کە لە ئەم ساڵدا داوامی خوێندن چۆن دەست پێ دەکاتەوە ئامادەکاریەکانی چۆن بۆ کراون لەگەڵ بوونی نەخۆشی کۆڕۆنادا و دووبارەکردنەوەی دەرگاکانی خوێندن ئەوان چه ئامادەکاریەکیان کردووە هەم لە ڕۆی دابینکردنی پێداویستەکانی ئەم نەخۆشی وەکو دەستکێش و دەمامک و تاقیم و لە هەمان کاتیشدا لەناو پۆڵەکاندا چۆن ئامادەکاریان کرد بۆی خوێندکاران لە یەکتری نزیک نەبنەوە و تووشی ئەم نەخۆشیە نەبن. ئەمە تەوەری یەکەمان. دوا بەدوای چینە سەر تەوەری دووەمان. لا تەوەری دووەماندا باس لە نەخۆشی واسواسی دەکەین زین واسواسی چیە و لە کام کەسانەدا دەردەکەوێت نیشانەکانی چێ و نیشانەکانی لە کەسێک بۆ کەسێکی تر تا چەند گۆڕانکاری بەسەردادێت واسواسیش چەند جۆری هەیە و چۆن چارەسەر بکرێ و ئەگەر هاتوو چارەسەر نەکرا ماکەکانی چین. ئەمەش تەوەری دووەمان. دوا بەدوای چینە سەر تەوەری سێمان. لا تەوەری سێماندا باس لە کاریگەری ژینگە ئەکەین لەسەر کەش و هەوا بزانین ئەگەر هاتوو ئێمە ژینگەمان پیس بێت تا چەند کاریگەری هەیە لەسەر کەش و هەوا و باش لەوەش دەکەین کە هۆکارەکانی پیسبوونی ژینگە چییە و چۆن بتوانین چارەسەریان بکەین و لەمان کاتیشدا چۆن بتوانین خۆڵ و خاشاک لە یەکتری جیا بکەینەوە لە ڕێگەی ڕیسایکلینەوە بۆ ئەوەی کە ژینگەمان هەمیشە بە پاک و بە جوانی بمێنێتەوە. ئەمەش تەوەری سێمان. دوا بەدوای چینە سەر تەوەری چوارەمان. لا تەوەری چوارەماندا باس لە دروستبوونی هۆکارەکانی هەژاری ئەکەین بزانین کە چی و ئەکات کە تاک لە کۆمەڵگەدا هەژار بێ لە هەمان کاتیشدا تاک تا چەند خۆی بەرپرسیارە لە دروستبوونی ئەم هەژاریە و باس لەوە دەکەین حکومەت تا چەند بەرپرسیارە پێویستە حکومەت و لایەنە پەیوەندیدارەکان چی بکەن بۆ ئەوەی کە هەلی کار بۆ تاکەکانی کۆمەڵگە بدۆزنەوە بۆ ئەوەی کە لەم هەژاریە ڕزگاریان بکەن لە هەمان کاتیشدا پرۆژەکانی ترچین بۆ ئەوەی کە بتوانن هەلی کار بۆ گەنجانەوە بۆ کەسانی تر دابین بکەن بۆ ئەوەی کە هەژاری لە کۆمەڵگەدا نەمێنێت. ئەمە تەواوی بڕگە بابەتەکانی ئەمڕۆمانە بۆ هیواین تاکۆتایی بینەرمان بن و سوود لا بڕگە بابەتەکانمان ببینن. بەڵێ ئەزانم هەروەکوتمان لا تەوەری یەکەم و سەرەتاماندا باس لە دەستپێکردنەوەی ساڵی خوێندن ئەکەین لە شاری کەرکووک بزانین ئەم ساڵ ئامادەکاریەکان چۆن کراوە بۆ دەستپێکردنەوەی ساڵی نوێی خوێندن لەگەڵ بوونی نەخۆشی کۆڕۆنادا چیان کردووە بۆ ئەوەی کە خوێندکاران و مامۆستایان لەم نەخۆشیە بە دوور بن. هەر بۆ مەبەستەش ڕاستەوخۆ لە ئەستۆدیۆکانمان لا کەرکووکەوە بەڕێز پەروین فاتح بەڕێوەبەری یەکەی سەرپەرشتیاری خوێندنی کوردی لا کەرکووک باشەیەکی ڕاستەوخۆ لەگەڵمانە. مامۆستا پەروین سڵاوت لێوێ و بەیانیت باش بێت. سەرەتا ئەمەوێت بزانم کە بڕیاری کردنەوەی داوامی خوێندن لەم ساڵدا چۆن بڕیارتان لەسەردا و ئامادەکاریەکانی ئێوە چییە بۆ ئەم؟ بەیانیتان باش. زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە کە لە نزیکەوە بتوانین باسی ڕەوشی خوێندن و ئامادەکاریەکانی خوێندن بۆ ئەم ساڵ ئاماژەی پێ بکەین و تاوتوێ بکەین. سەرەتا ئێمە لیژنەیەکی باڵا هەیە لەسەر ئاستی وەزارەتی پەروەردەی عێراق کە ئەو لیژنەی هەیئەی ڕەئی پێ ئەوترێ دەستەی ڕاوێژکاری سەبارەت بەکردنەوەی قوتابخانەکان و هەر کەیسێکی نەخوازراو کە بۆ پەروەردە بێ ئەو لیژنەیە طبعاً کۆبوونەوەی لەسەرەکە. ئەو لیژنەیە دوای تاوتوێکردن و زنجیرەیە کۆبوونەوە لەگەڵ وەزارەتی تەندروستی عێراق لە کۆتاییدا هەست دەکەم نیمچە بڕیارێکە تا ئێستاکە کە ڕۆژی 29 دەرگای قوتابخانەکان بەڕووی خوێندکارەکانی شاری کەرکووک بکرێتەوە. بووە ڕێکارە یاسایی و تەندروستیەکان ئەوەی کە لە بەرنامەیە ئامادەکاری بۆ کراوە ئەوەیە کە لە هەفتەیەکە تەنها یەک ڕۆژ دەوامی قوتابخانەکان هەبێ بۆی بتوانرێت سەرجەم قوتابخانەکان لە سەرجەم قۆناغەکان بەسەر پۆلەکاندا دابەش بکرێ بە شێوەیە کە هەر پۆلێک دەخوێندکار کەمتریش بگرێتە خۆی بۆ ئەوەی ڕێگری تەواوی بکرێت لە ڤایرۆسی کۆرۆنا. ئەمە خۆی بۆ خۆی هەنگاوێکی باش. بەڵێ مامۆستا ئەمێ بزانم کە خوێندکاران هەمویان لە ڕۆژێکدا داوام دەکەن یاخود هەر پۆلە و ڕۆژێکتان بۆ داناون کە داوامی ئاسایی خۆیان دەست پێ بکەنەوە. ئێمە لە شاری کەرکووک ڕۆژانی شەمە پچوو بوو پێشتر پێش ئەم ساڵەکانی پێشوو. ئێستا بە فەرمی ڕۆژی شەمە لابرا لە پشوو ئێستا ئەویش بوو بە دەوامی فەرمی لە هەموو ڕۆژێک قۆناغێک بۆ نمونە بە تایبەتی ئەو قوتابخانەی کە ژمارەی خوێندکارانیان زۆرە. ئێمە قوتابخانەمان هەیە زیاتر لە 1000
خوێندکاری تایە ئەم هزار خوێندکارە ئەگەر بە یەک دەوام بکە ڕەنگە تووشی ڕوبڕووبوونەوەی کاریسی زۆر گەورە ببین سەبارەت بە بابەتی ئەو ڤایرۆسە. بۆیە بڕیار درراوە هەر ڕۆژە و قۆناغێک بۆ نمونە ئەگەر 5 پۆلی یەکی سەتاییمان هەبێ ئەم 5 پۆلە مەسەلەن ڕۆژی شەمە دەوامەکە دابش دەکرێن بەسەر سەرجەم ژوورەکانی خوێندن ئەگەر 10 ژووری تیاابێ 12 ژووری تیاابێ هەمویان دابشەکرێ بۆ ئەوەی کەمترین خوێندکار بچێتە پۆلەکەەوە و مامۆسایان بتوانن وانەکە بڵێن بە شێوەیەکی تەندروست و دوور لە مەترسی توشببوونی ڤایرۆسەکە. بەڵام لەگەڵ ئەوەشە ئەمە بۆ ئەم کاتە بۆ ئەم قۆناغا خوێندکارەکان خۆیان تاخیر بوونە ئێستا بڵێنەوە مانگی 11 تا ئێستا دەرگای قوتابخانە نەکراوەتەوە ئەمە تاخیربوونێکی تریشی پێوە دەرئەکەوێت منهج تەواو ناکرێت بۆیە هەر لە هەیئەی ڕەئی بڕیاری ئەوەشیان داوە کە پرۆگرامی خوێندن کەم بکرێتەوە ئەو پرۆگرامانە بخوێندرێ کە ناتوانن قوتابی سوودبەند بێت لە ڕێگەی ئۆنلاینەوە. بۆ نمونە ئێمە بابەتی بیرکاری ئەمە بابەتێکی گرنگە بابەتی ئینگلیزی یعنی بۆ خوێندکاری پۆلی سەتایی ناتوانێت بە ڕێگەی ئۆنلاین تەنانەت پۆلەکانی سێی متەوەسە و شەشی ئامادەیش ناتوانێت وەکو پێویست لە ڕێگەی ئۆنلاینەوە سوودبەند بێلی بۆیە ئێمە وا بڕیاردراوە کە تا ئێستاکە لەگەڵ وەزارەتی سەحەوا ڕێککەوتون کە دەبێ هەر قۆناغێک ڕۆژێکی پێ بدرێ باقی بابەتەکانی تر دەبێت لە ڕێگەی ئۆنلاینەوە بێ بۆ ئەوی بتوانرێت بابەتەکان بگەێنێتە خوێندکارەکان. بەڵێ مامۆستا ئەمە بزانم کە بەدەر لە ڕێکارەکانی تر کە ساڵانە لەگەڵکردنەوەی دەرگاکانی خوێندندا ڕێکاری زۆر ئەگیرایە بەر بەڵام ئێمە ئەمانەوێت باس لە ڕێکارە تەندروستیەکان بکەین لەگەڵ بوونی نەخۆشی کۆرۆنا ئەمساڵ ئەمە بزانم کە ئێوە چیتان کردووە بۆ ئەوەی کە هەم مامۆستایان هەمیش خوێندکاران لەم نەخۆشیە بەدوور بن. بە دڵنیاییەوە ئەمە یەکێکە لە ڕێنمایە تەندروستیەکانی وەزارەتی تەندروستی عێراق دەبێت ڕۆژانە ئەو ژوورانە کە قۆناغێک کۆتایی دەوامی قۆناغی یەکەم ئەبێ بۆ ئەو ڕۆژە بۆ سبەینێ جارێکی کە تعقیم بکرێت تعفیر بکرێت پاک کرێتەوە بە مادەکە ئەو مادانەی کە سوودمەند ئەبێ لێ خوێندکارەکان لەگەڵ ئەوەشە دەبێ وەزارەتی سەحا کە مامە و دەستکێش و کۆمەڵێ معقەماتی تایبەت بە خوێندنگاکان ئامادە بکە بۆ خوێندکارەکان چکە ئەو ئەگەر ڕێکارە تەندروستیەکان ئامادەکاری تەواو نەکرێت لەسەر ئاستی عێراق خوێندن ناتوانرێ بەردەوام بێت هەر ئەوە نییە تۆ کەم ئێستا ڕۆژانی خوێندن کەم ئەەکەیتەوە لەگەڵ یا منهەجی خوێندن کەم ئەەکەیتەوە ئەمە چارەسەری جەزری نییە بۆ ئەوەی کەم بڵین ڕێگری بکرێت لە ڤایرۆسەکە ئێمە ئەبێ ئەو خوێندکارانە ڕابێنرێت لەسەر ئەوەی کە معقەمات بەکاربێنە خوێندکاریش خۆی ناتوانێت لەم بارودۆخە داراییەی کە بەسەر هەموو عێراقا هاتووە باوکان و دایکان ناتوانن کە مامە و دەستکێش و معقەمات دابینکەن بۆ خوێندکارەکانیان ماڵ هەیە 5 خوێندکاری هەیە ناتوانێت ئەمانە دابین بکەی بۆیە دەبێت حکوومەتی مرکزی کە ئێمە سەر بە عێراقین لە کەرکووک دەبێت ئامادەکاری تەواوی بکە بۆ ئەم بڕیارە بۆ ئەوەی بتوانرێت خوێندکارەکان لە مەترسی کۆرۆنە بپارێزرێ و بتوانین خوێندن جارێکیکە بگاتەوە ماڵەکان بەڕاستی خەسارەتێکی گەورەیە لە خوێندکار ئێمە ینی بداخەوە تا ئێستا خولی دووهەمین ئێستا ئێمە کە ئێستا هاتووم لای جەنابتان بلەم بەرنمەیە خوێندکارەکانمان تاقیکردنەوەی خولی دووەمەکەن ینی زۆر دواکەوتین لە خوێندن لە تاقیکردنەوەکان ساڵی پار ئەم کاتە خوێندکار خۆی ئامادە کرد بۆ تاقیکردنەوەی وەرزی یەکەم ئێستا نەک وەرزی یەکەم تەنانەت خوێندکارمان هەیە ئێشە تاقیکردنەوەی ساڵی پاری ئەنجام نەداوە ئەمە خۆی بۆ خۆی ئەگەر بەم شێوە بێ کاریسەیەکی هەم مەسلەی ڤایرۆسەکە کە بۆ بە سەبەبێکی ڕئیسی ئەمە بۆ خۆی کاریسەیەکە لەگەڵ ئەوە شایە خوێندکار لە حاڵاتێکی سوباتایە هەموو لە ماڵەوەن یعنی هۆکارە بۆ ساردبوونەوەی خوێندکار لە قوتابخانە هۆکارە بێت بۆ تێکچوونی باری خێزان لە ماڵەوە یعنی خوێندکارەکان زیاتر
ئیزعاجێکیان پێوە دیارە تەنانەت خێزانیش ڕۆژانە ئێمە پەیوەندی چی لە ڕێگەی پیجە کۆمەڵاتیەکان چی لە ڕێگەی تەلەفۆنەوە پەیوەندیمان پێوەکەن کە ئایا کەی قوتابخانە ئەکرێتەوە ئایا هەروە ئەمێنێت یعنی لە ڕاستیشە چارەسەری ئەساسی ئەوە نییە ئێمە دەرگای قوتابخانەکان دابخەین ئێمە دەبێ حکوومەت خەمی ئەوە بخوات چۆن لە وڵاتانی دەرەوە کە ڕێکاری تەواوی ئێمە وڵاتی سوید پاریش قوتابخانەی دانەخست دەبێت ڕێکارەکان بگرێتە بەر هەوڵی ئەوە بدرێ بە تەواوی بتوانین شتەکان ئامادە بکەین بۆ خوێندکارەکان بۆی بتوان ڕێجارێکی کە خوێندن ژیانە بگەڕێتەوە بۆ سەرجەم دانیشتوانی شارە خۆشەویستەکە. بۆ هیواین مامۆستا ئەمەوێت باسێک لۆ بکەین کە تا چەند ئێوە هەوڵتان داوە ڕێنمایی تایبەت بدەنە خوێندکارەکان بە تایبەت بۆ ئەم نەخۆشیەوە زانیاری بدەنە خوێندکارەکان لەبارەی ئەم نەخۆشیەوە تا ئەوانیش خۆیان بپارێزن دەستکێش بەکاربهێنن دەمامک بەکاربهێنن و هەوڵ بدەن لە برادەرەکانیان خۆیان بە دوور بگرن بۆ ئەوەی کە تووشی ئەم نەخۆشیە نەبن. بەدڵنیاییەوە ئێمە زۆرترین هەر لە ڕێگەی ئەم تەلەڤیزۆنە جوانانەی لە شاری کەرکووک هەیە زۆرترین بەرنامەی پەروەردەیی و تەندروستی ئامادە کراوە لە ڕێگەیەوە بۆی بتوانین پەیامێک بۆ خوێندکارەکانمان بگەینن لە ڕێگەی پیجە کۆمەڵایەتیەکان فەیسبوک و پیجی فەرمی خۆمان وەکو خوێندنی کوردی و پەروەردەی خوێندنی کوردی لە کەرکووک زۆرترین ڕێنماییمان کردووە یعنی من خۆشبەختانە ئەبینم خەڵک زۆر پابەندە ینی بە ڕێنمایە تەندروستیەکان. ئەمەش ئێمە توانین لە ڕۆژانی داهاتووە کە دەرگای قوتابخانەکان کرایەوە بتوانین یعنی ببێ بە بەشێ لە بەشەکانی پرۆگرامی خوێندن سەرەتای دەوام دەست بەوە بکرێت کە زۆر تەکید بکرێتەوە لە بەستنی دەمامک و دەستکێش و معقەمات و هەروەها هەوڵی ئەوە بدەین کە ئەو مەسافەیە کە دیاری کراوە لە بینی خوێندکارێ بۆ خوێندکارێ جێبەجێ بکرێت و خوێندکارەکان خۆشیان لەگەڵ یەکتریا تەعاملیان لە دووری مەتر و نیوێک لە یەکتری دوور بن بۆی بتوانن یعنی خوێندن بەردەوام بێت ناکرێت ئێمە هەر بوەستین و بڵێن ئێستا بەداخەوە حکوومەتی هەرێمی کوردستان ئێستا ئەوانیش دیسانەوە خوێندنیان ڕاگرتووە بەڵام من ئەڵێم ئەگەر بێت و حکوومەت بە شێوەیەکی گشتی حکوومەتی عێراق حکوومەتی هەرێمی کوردستان بودجەیەکی تایبەت تەرخان بکە بۆ ئەوەی ڕێگری بکرێت لە ڤایرۆسەکە ڕێگری بە خۆ ئامادەکردن بەبەستنی دەمامک کۆمەڵێشت وارووا قوتابخانەکان کێشەی پاکردنەوەیان هەیە. ئێمە لە ساڵانی ڕابردووە چەند شەریکەیەک عەقدی هەبوو لەگە وەزارەتی پەروەردەی عێراقا هەفتەی 2 جار قوتابخانەکانیان پاکە کردەوە و تەعقیمیان بۆ قوتابخانەکان دابینە کرد بەداخەوە دوای ئەم دۆخانە ئەو شەریکانەش کەرکووکیان بەجێشت و ئەمە کلێنێکی گەورەی دروست کردووە من پێم باشە لە ڕێگەی بەرنمەکەی جەنابتانەوە ئەم پەیامە بگاتە حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێمی کوردستان باشترین چارەسەر ئەوەیە کە چەند کۆمپانیایەک عەقدیان لەگەڵ بکرێت بۆی بتوانن پاک و خاوێنی و هەم لە ڕووی تەندروستیەوە دابینکردنی کەلوپەلی تەندروستی بۆ ڕێگریکردنی لە ڤایرۆسەکە و هەر لە ڕووی ئەوەی کە قوتابخانەکانیش پێویستیان بە پاکردن لەبەرەوەی کارگوزار نییە ئێمە لە زۆربەی قوتابخانەکانی شاری کەرکووک کارگوزارمان نییە یعنی خوێندکار هەندێک جار خۆی لەگەڵ مامۆستاکان بە هاوکاری یەکتری قوتابخانەکە پاکەکەنەوە و ئەکرێت ئەو معقەمات و ئەو دەمامک و ئەو شتانی کە پێویستە بۆ خوێندکار لە ڕێگەی ئەو شەریکاتانەوە دابین بکرێ بۆی بتوانین جارێکی کە ژیان بگەڕێنینەوە بۆ خوێندکارەکان. بەڵێ مامۆستا ئەگەر هات و خوێندکارێک یا خۆت مامۆسایەک توش بوو بەم نەخۆشیە ئێوە ئامادەکارەکانتان چی ئەبێت و تاوەکو بە زووترین کات دووری بخەنەوە لەناو خوێندکارەکانی تر و ئەوانیش توش نەکات. ئێمە وەکو ئاماژەم پێکرد ئێستا لە خولی دووەمان ڕۆژانە تووشی ئەو کارەساتانە ئەبینەوە کە خوێندکارێ سێرەکەی دێت مەسحی کردووە مەسحەکەی دەرچووە لە فەحسەکەیە کە توشبووی ڤایرۆسەکەیە ئێمە هەوڵی ئەوەمان داوە خوێندکارەکە بە جیادانین لە پۆلەکە و دوو چاودێر ئەوەستێت ئەویش لە دووری 2 مەتر و کەمامە لە دەمێتی هەردوو لا دەبێ خۆیان بپارێزین ئەم ڕێکارانەمان کردووە و بۆ خوێندکارانیش ئێمە
وەزارەتی سەحا ئەبێ هەوڵی ئەوە بدا تیمی تایبەتی خۆی بە قوتابخانەکانە بگەڕێ. ئێمە گەورەترین کێشەمان ئێستا خەڵکەیە ناچێ فەحس ناکە، هەندێکیان لەبەر لە ڕووی مادیەوە پێویستی بەوەیە کە ینی پارەیەکی ئەوێ ڕەنگە نەتوانێت ئەو پارەیە هەیبێت، ینی خوێندکار 5-6 خوێندکاریە ناتوانێت بیباتە مرکزێکی تەندروستی بۆی بتوانێت بزانێ ئایا ئەم مناڵەکەی توش بووە یان بەرکەوتەیە یا شتێکە. بۆیە ئێمە لە ڕێگەی خۆمانەوە وەزارەتی سەحا و پەروەردەمان ئاگادار کردوێتەوە کە دەبێت تیمی گەڕۆک هەبێ سەرجەم قوتابخانەکان بپشکنێ، چۆن لە ڕابردووە پۆلی یەکی سەرەتایی فەحسی چاویان بۆ کرد ئەمانار بۆ بنکە تەندروستیەکان. هەندێک جا لەبەروی ژمارەی خوێندکارەکان زۆر بوو، تیمەکان خۆیان هاتن بۆ قوتابخانەکان، دەبێت تیمی تایبەت دروست بکرێ، سەردانی قوتابخانەکان بکرێت لە نزیکەوە ڕۆژانە فەحسی خوێندکارەکان بکرێ بۆی بتوانین ڕێگری لە ڤایرۆسە بکەین. بەڵێ مامۆستاوەکو و پرسیاری کۆتاییم ئەمەیە بزانم کە ئەگەر هاتوو دۆخەکە لەمە خراپتر بوو بەهۆی تێکەڵاوبوونی مامۆستایان و خوێندکاران بەیەکەوە، پلانی ئێوە چی ئەبێت؟ وەڵاهی ئەڵێ لكل حادث حديث، يعني ئێمە ئەبێ ئەو کاتە بڕیاری خۆمان بدەین. من ئومێد دەکەم قوتابخانە بکرێتەوە و بتوانین بە هەمومانەوە وەزارەتی پەروەردە و وەزارەتی سەحا و مامۆستاکان و خوێندکارەکان خۆشیان دایکان و باوکانیش لەگەڵمان هاوکار بن بۆی ڕێگری بکەین لە توشبوونیان. بەڵام لە حاڵەتێکی شاکە بزانین ڤایرۆسەکە تەشە ناکات و کە ناتوانین ڕێگری بکەین، من بە دڵنیاییڵێم دەبێت جارێکی کە قوتابخانەدا بخرێتەوە. ئەگەر بزانین وەکو چۆن لە هەرێمی کوردستان بۆ ماوەی وەبزانم مانگیە کە قوتابخانە کرایەوە، دواتر لەبەر زۆری ژماری توشبووان بەڕێز وەزیری پەروەردە بڕیاریاندا لەگەڵ وەزارەتی سەحایە، ئێمەش بە هەمان شێوە ئەمە وەکو تێستێک کە بێ بزانین چەند ئەتوانین زاڵ بین بەسەر ئەم دۆخەیە. ئەگەر بزانین دۆخەکە بەرەو باشی ئەچێ ئەوە بەردەوامە بین و ئەگەر بزانینیش دۆخەکە بەرەو خراپێتی ناچارە بین جارێکی کە قوتابخانەکاندا بخەینەوە. بەڵێ سوپاس بۆ ئامادەبوون و سوپاس بۆ زانیاریەکانە، بەڵێ سوپاس بۆ مامۆستا پەروین فاتح بەڕێوەبەری یەکەی سەرپەرشتیاری خوێندنی کوردی لە کەرکووک کە بەشێکی ڕاستەوخۆ لە ئەستۆدیۆکانمان لا کەرکووکەوە لەگەڵمان بوو. بەڵێ ئەزانم هەروەکو وتمان لە تەوەری دووەماندا باس لە واسواسیەکەین، بزانین واسواسی چیە و چەند جۆری هەیە و کێنەوە کەسانی تووشی ئەم نەخۆشیە بن، نیشانەکانی چۆن دەردەکەی و لە کەسێک بۆ کەسێکی تر تا چەند نیشانەکانی گۆڕانکاری بەسەردادێت، دواتریش باز لە چارەسەر دەکەین. ئەگەر هاتوو چارەسەر نەکرا ماکەکانی چین. هەر بۆ مەبەستەش بەڕێز بڕوا عەبدوڵڵا پسپۆری چارەسەری دەرونی بە عشەیەکی ڕاستەوخۆ لەگەڵمانە. مامۆستا بڕوا سڵاو لێ بۆ بەیانیت باش. بەیانی بەڕێزتان باش، زۆر سپاس دەکەم بەخێر هاتیت. مامۆستا سەرتا پێناسەیەک بۆ واسواسی بکەین، بزانین واسواسی چییە؟ واسواسی یەکێکە لە گرفتە دەرونیەکان کە ئەکرێت درێژخایەن بێت بۆ ئەو تاکەی کە گیرۆدە ئەبێ پێوەی و دەکرێت بە دوو بەشی سەرەکیەوە. بەشێکیان بریتێ لە بیرکردنەوەی خۆسەپێنەر کە کەسەکە کۆمەڵێک بیرکردنەوەی بەردەوام و نەخوازراوی هەیە کە بەردەوام ئەبێت وا لە کەسەکە ئەکا کە هەز بە فشار بکات و هەز بە ناڕەحەتی بکات. بۆ ئەمە بۆ کەمکردنەوەی فشار و ناڕەحەتیە ناچارە ڕەفتارێکی ناچاری بکات بۆ ئەوەی ئەو فشار و ناڕەحەتی بێتە خوارەوە. ئەمە وەکو پێناسەیەکی گشتی کە وەک واسواسی چی شتێکە. وەک واسواسی خۆشی دەکرێت ببێ بە چەترێک بۆ کۆمەڵێک گرفتی تر کە پەیوەندیدارن بە واسواسیەوە. یەکێک لەوانە کە نەئاسوودەییە بە جەستەی مرۆڤەکە خۆیەوە و دانەیەکی تر ئەوەیە کە کەسەکە گیرۆدە ئەبێ بە دەرهێنانی مو ئیتر مو لە هەر بەشێکی جەستە بێ بە زۆری برۆکان و قژ واروەها دەستخشاندن ینی خوراندنی پێست واروەها کۆکردنەوەی کۆمەڵێک ئەشیای ناپێویست کە ئەمانە بەشێکن ئەگەڕێنەوە بۆ گرفتی واسواسی خۆی و هەروەها واسواسی خۆشی ئەگەڕێتەوە بۆ کۆمەڵە گرفتەی کە پەیوەندیدارن بە گرفتی واسواسی. زۆر باشە.
مامساکاتە جۆری زۆرە واسواسی ئەمە بزانم کە نیشانەکانی چۆن دەردەکەی ئالا کەسێک بۆ کەسێکی تر جیاوازی هەیە نیشانەکانی بەڵێ بێگومان لە کەسێک بۆ کەسێکی تر جیاوازی زۆرە بۆ نمونە جۆری بیرکردنەوە خۆسەپێنەرەکان دەکرێت لە چەند بوارێکا بێت لەوانە بیرکردنەوەی لەوەی کەسەکە دایما ئەگەر دەستی با لە شتێک ئەو دەستی میکرۆبایی بووە و دەکرێت تووشی نەخۆشی ببێت و هەروەها بیرکردنەوەکەی دەکرێت بیرکردنەوەی تونند و تیژ بێت کە ڕەنگە ئەم ئەزێتی کەسێک بایان کەسێک ئەزێتی ئەم بە و دەکرێت بیرکردنەوەکان یان کۆمەڵێک وێنە بێنە بیرکردنەوەی ئەو کەسەوە بۆ نمونە بیرکردنەوەی تەنانەت لایانی جنسی کە کۆمەڵێک بیرکردنەوەی ناتەندروستی جنسی بۆ دروست دەبێت کە کەسەکە تووشی فشارەکە یان کۆمەڵێک بیرکردنەوەی ئاینی کە پێیان وترێت تابۆکان بیرکردنەوە تابۆکان و کەسەکە ناڕەحەتەکە بۆیە ئەم کەسە هەکرێ هەر کەسە و بە جۆرێک لە جۆرەکانی ئەم بیرکردنەوەانە گیرۆ دەبن کە هەر کامێکیان بۆ نە کەسێکە بە میکرۆبەکەەوە گیرۆدە ئەبێ جۆری ڕەفتارە ناچاریەکەشی جیاوازە بۆ نەوانەی کە گیرۆدە ئەبن بە ئەوەی کە هەستەکەن دەستیان پیسەبێ یان لەشیان پیسەبێت دایمە زیاتر خەریکی دەستشۆرین و ئەنی ڕەفتارە ناچارێ زۆر دوارەکەیان زۆربەی ئەو کەسانەی تووشی واسواسی یاخود ڕاڕایی ئەبن واسواسیە لە پاک و تەمیزی ئەمەوێت باسێک لەوە بکەین کە هۆکارەکەی ئەمە بۆچی ئەگەڕێتەوە و لەگەڵ بوونی نەخۆشی کۆرۆناشدا ئەمە تا چەند زیاد دەکات بەڵێ ڕاستیەکەی بڵین ئەم جۆرەیان ئەگەر وەکو باسی بکەین لە هەموو جۆرەکانی تری لەوانەیە بەربڵاوتر بێ بەڵام جۆرەکانی تریش بوونیان زۆر زۆرە ڕاستی ئەوەی کە خۆم ئێستا تێبینیەکەم ڕۆژانە بەرکەوتم هەیە لەگەڵ ئەو کەسە بەڕێزانەیە تۆزێک زیای کردووە بەڵام کاریگەریەکەشی ئەوەندە زۆر نییە کە بڵین تەواو کۆرۆنا وای لە هەموو خەڵک کردو تووشی ئەم واسواسێ بن چونکە گرفتێشکەی دەرونی هەیە کە پێوترێ ئەلنس ئەنگزایەتی ئەکرێ ئەویان ڕێژەکەی زۆرتر بووە چونکە منە ماوەی ئێستا ئەو گرفتە زیاترە بینم لە ئەو کەسانی کە سەردان مەکەن تاوەکو واسواسیەکە هەروەها هۆکاری خۆی زۆرە گرفتی واسواسی لەوانە هۆکاری بیرکردنەوەیە هۆکاری ڕەفتاریە هۆکاری جێنەتیکە هۆکاری بۆ ماوەیە ئەگەر بە وردی باسییان بکەین ئەو کەسانەی کە بە هۆکاری بیرکردنەوە تووشی ئەم گرفتە دێن ئەوەیە کەسەکە کاتێک ئەو بیرکردنەوە ناچارەی بۆ دێ ئەم لێکدانەوەی غەڵەتی بۆ هەیە واتە لێکدانەوەیکی نەرێنی بۆی هەیە کاتێککە بیرکردنەوەیەک بۆی دێ کە دەسی میکرۆبایی بووە ئەم یەکسەر ڕوا بۆ کۆتاییەکەی یان ئەکسەرچێ بۆ نەتیجە زۆر گەورەی ئەکاتەوە لە خۆی کە دەسم پیس بۆ جۆرەیە یان کەسێکە بیرکردنەوەیەکی بۆمە تابووی بۆ دێ ئەنی جنسی بۆ دێت کە وا بیرەکاتەوە کە تەنها کەسانی خراپ ئەم بیرکردنەوەانەی بۆ دێ کاتە لێکدانەوەی هەڵە بۆ بیرکردنەوە ناچاری کە بووی هاتووە وایلی ئەکات تووشی ئەو فشار و ناڕەحەتی بکە و هەروەها باسی کۆرۆنات کرد لێرەدا من ئاماژە بە شتێک دەم لەو سەرچاوانەی کە من بەرچاوم کەوتووە بەردەسم کەوتووە ئەو کەسانی کە تووشی ئەو واسواسەیە دێن تۆزێک خۆیانە پارێزن لەوەی بچن بۆ خەستەخانەکان یا بچن بۆ عیادەکان لەبەر ئەوەی لەوە ئەترسن لەوێ تووشی ئەو میکرۆبانە بن یان لەوە ئەترسن کە تووشی ئەو گرفتی کۆڤید بن لەوێ مامۆستا ئەمێ باسێک لەوە بکەین کە خێزان و دەوروبەر تا چەند کاریگەریان هەیە لە دروستبوونی واسواسی یاخود ڕاڕایی بەڵێ خێزان ڕوڵێکی کاریگەرە خۆتەزانی هەموو تاکەکە پەروەردە ئەبێت لە خێزانەوە سەرچاوی هەموو جۆری کەسایەتی و بیرکردنەوە و ڕەفتارکردنی هەمووی لە خێزان و هەروە لە ژنگەی دەرەوەشی دروست دەبێت خێزان زۆر گرنگە بۆچی چونکە بۆ نمونە ئێسا کەسێک دایکی کە دایمە زۆر تەکی دەکاتەوە لەسەر ئەوەی دەرگا دابخرێت دەرگای ماڵەوە دابخرێت ئەم کەسەوای لە هاتۆ کاتێک خۆی جۆرێک لە سەربەخۆی و جۆرێک لە بەرپرسیارەتی وەرەگرێ بۆ منە ئەچێ بۆ داخلی لە کاتی زانکۆ زۆر کاتێک ئەڕوون بۆ زانکۆ ئەو زۆر تەکی دەگاتەوە لەوەی کە دەرگاکە دابخرێ زۆر کات لە ناو حازەڕەوە ئەگەڕێتەوە بۆ داخلیەکەی کە دەرگاکە دابخە ئەمە بۆچی وایە چونکە لە باگراوندیا دایکی خۆی جۆرێک لە سواسی هەبووە کە ئەم دەرگایە پێویستە دابخرێ هەموویشە زۆر تەکیدی کردوتەوە لەسەر ئەوەی کە دەرگای ماڵەوە دابخرێ کاتێک کە تۆزێک ئەگەڕینەوە دووە سێر ئەەکەین دایکی بۆخۆی کۆمەڵێک بارودۆخی نەخوازراوی ژیان وای لێ هاتۆ گرنگی داوە کاتە بارودۆخی نەخوازراوی ژیان ئەکرێتە ئەسیر کاتە سەر دایک و باوکەکان خۆتە زانین کۆمەلگای ئێمە بەو شتانە زۆر تێپەڕیوە کاتێک بۆ منە دایکەکە مهر هاوسەرەکەی پێشمەرگە بۆیان فیرار بۆیان هەر شتێک بۆم بە خۆی لە ماڵەوە بەچەنیا بۆ لەگەڵ مناڵەکانی زۆر تەکیدی کردوتە سەر دەرگا داخستنەکە
ئەم شێوازی پەروەردەی ئەم دایکەوای لەو کەسە کردو کە جۆرێک لە واسواسی بۆ دروست بێت کە پێی وترێ واسواسی پشکنین کە ڕەنگە لە ماڵەکەی بڕاتە جەرەوەلانەی نیو سعات بەس خەریکی کوژانەوەی تەواغ و دەرگا و پەنجەرە و عنی کوژانەوەی هەموو شتە ئاگرەکانیان کارەباییەکان و هەروە داخستنی دەرگا و پەنجەرە لەوانەیە نیو سعات خۆی مەشغوڵکە لەوانەیە سعاتێک بامساکەواتە واسواسی ئەبێتە هۆکاری لە بیرچوونەوەی خود لە بیرچوونەوەیە ئەبێتە هۆکاری واسواسی لە بیرچوونەوە نییە و هۆکاری لە بیرچوونەوەش نییە کە دەبێتە هۆی واسواسی پەیوەندی بە لە بیرچوونەوە نییە بەڵکو کەسەکە لە سێ قۆناغایە کەسەکە خۆی ئەزانێت ئەم بیرکردنەوەی ئەو بیرکردنەوەیکی نەرێنی یان بیرکردنەوەیکی دروست نییە کە دەستی پێویست ناکە ئەمە نەپشووە یەک جار بیشوە بە سابوون بەسە نەک نیو سعات و 20 جار خەریکی دەستشۆرین بێ بەڵکو ینی هەمیشە زۆری بۆ دێت کە هەست دەکات ئەبێت دەستی بشووە چونکە ئەو هەستەی بۆ دییان ئەو بیرکردنەوەی بۆ دێت کە بیرکردنەوەکەی بۆ دێت کە دەستی تووشی میکرۆب بۆ ئەم میکرۆبە نەخۆشیێک ئەم میکرۆبە ڕەنگە دوایی زیان لە تەندروستی بە هەستێکی ناڕەحەتی و فشاری دڵڕاوکەی بۆ دروست دەبێت بۆ ئەوە چیەکە دەستی ئەشوا بۆی ئەم فشارە کەم بێتەوە کاتە پەیوەندی نییە بۆی کە ئەم بیری چوو بێتەوە دەستی شۆر دەبێت بەڵکو ئەم حاڵەتی هۆشیاریە لە گرفتەکە لە سێ شتی ترایە بۆ نمونە کەسەکە بە تەواوەتی ئاگای لەوەیە کە ئەم بیرکردنەوەی کە هەیەی بیرکردنەوەیکی دروست نییە و کەسەکە قۆناغێکی تری هەیە کە بە شێوەیەک لە شێوەکان بڕوای وایە کە ڕەنگە دروست بێت و قۆناغی سێمیان ئەوەیە کە بڕوای وای بە تەواوەتی دروستە ئەبێ ئەم بیرکردنەوەی کە بۆی دێ دروستە ئەم بیرکردنەوەی جنسێکی هەیە ئەم بیرکردنەوەیکی بۆن ئەوانەی کە بەلایەنە دینیەکەەوە ئەیگرن چوزام کۆمەڵە کفرێتە مێشکیانەوە ئەم بیرکردنەوەکەی بۆ دێ سەڵەسە بڕوای وایە کە ئەم بەم شێوازە بیرەکاتەوە کاتە ئەمە پەیوەندی نیە بۆی کە شتێک لە بیرەکە بەڵکو پەیوەندی هەیە بۆی کە کەسەکە تا چەند درک بە گرفتەکەی ئەەکە مامسا زۆر کەس هەیە سەرتاوانە بووە ڕووداوێک لە ژیانی ڕوویدا وای لێ کردووە کە ڕاڕای ئەکات و ئەمێت باس لۆ بکەین کە چی بکات ئەم کەسە بۆ ئەوەی کە ئەم ڕووداوە بە تەواوی ژیانی لەگەڵ یا بەردەوام نەبێت باشە پێشەوەی بچینە سەر ئەوەی بزانین ئەم کەسە چی ئەکا بێگومان ئەم سەرهەڵدانی ئەم گرفتە بە شێوەیەکی گشتی لە دوای 19 ساڵیە و هەروەها لە هەردوو ڕەگەزەکەش ینی ڕەگەزی نێر و مێشە لە ئافرەتە تۆزێک ینی زۆرنا بە ئاشکرا بە شێوەیەکی زۆر ئاشکرا جیاوازەکە زۆر زیاتر نییە بەڵام لە ئافرەتایەک تۆز زیاترە و هەروەها سەرەتای دەستپێکردن لە کوڕان لە تەمەنێکی مناڵترە بڵین لە 12 ساڵە و لە کچانیش لە بڵین لە دوای 14 ساڵیان لە 14 ساڵیەوە دەستپێکە و سەرەتای دەستپێکردنی گرفتەکە لە دوای 35 ساڵیەوە زۆر کەمە بێتەوە ئەمە بووە کاتێک کەسێکە گاتن 19 ساڵی ئەڵێ من پێشتر وانە بوو بەڵام خۆی گرفتەکە وایە بەو جۆرە وایە کە زۆربەی دەستپێکردنەکان لە دوای 19 ساڵیەوەی پاشان ئەم کەسە چی بکات ئەم کەسە پێویستە هەر لە سەرەتای درکردن بۆی کە گرفتاری وەسواسیە سەردانی پزیشکی پسپۆر بکە و پاشان چارەسەری دەرونی وەربگرێت کە ئەمە گرنگترین شتە و هەروەها دایکان و باوکان زۆر گرنگە کاتێک کە حەز بە مناڵەکانەکەن چونکە لە مناڵە ئەوانەی کە 12 ساڵن قۆناغە بیرکردنەوەکەیان بەشی بیرکردنەوەکەی ئێمە نایبینین بەڵام لە ڕووی ڕفتارێکە و ئەیبینین کاتێک کە دایک و باوک هەستی کرد منداڵەکە زیاد لە پێویست ڕفتارێک دووبارە ئەکاتەوە پێویستە زوو بیبا بۆ لای دکتۆر چونکە ئەوانەی کە لە 12 ساڵەوەیان لە مناڵیەوە ئەم گرفتە ئەگرن ئەکرێت بۆ درێژایی ژیانیان بەردەوام بێت کاتە بەڵام ئەو کەسانەی کە لە تەمەنیشی گەورەترا گیرۆدی ئەم گرفتە ئەبن ئەکرێت زووتر لە چارەسەر ببن بەم کێشەیە لەبەرەوە زۆر گرنگە لە دەستپێکی ئەم گرفتە کە زانیت هەستت کرد پێی کە گیرۆدەی ئەم گرفتەی بەرەو چارەسەر بڕۆیت و پەنای بەوەری کەواتە مامۆستا ئەتوانین بڵین کە ڕاڕایی یاخود واسواسی نەخۆشی یاخود نیشانەیەکە بۆ بوونی نەخۆشی یاخود لەکەیە ئەبێت بە نەخۆشی بەڵێ وەسواسی خۆی نەخۆشیەکێکە لە گرفتە دەرونیەکانیان با بڵین نەخۆشیە دەرونیەکان چەند مەرجێکی هەیە یەکەمیان ئەوەیە کە کەسەکە بیرکردنەوەیەکی خۆسەپێنی بەردەوامی نەخوازراوی هەبێ واتە ئەو بیرکردنەوەیە کە دێ ئەم نەیخوازە ینی نەیەوێ ئەو بیرکردنەوە هەبێ و پاشان ئەم بیرکردنەوەیە فشارێکی زۆری بۆ دروستکە هاین تووشی دڵڕاوکەی بکە بووە هەوڵیش یەکێک لە نیشانەکانی ترەوەی کەسەکە بەردەوام هەوڵەدا کە بووی ئەو بیرکردنەوەی بۆ نیە ئەمە یەکێک لە بەشی یەکەمی نیشانەکانی بەشی دووەمیشی ئەوەیە کەسەکە ڕەفتارێکی ئیجباریەکە ناچاری ئەکا بەهۆی ئەو بیرکردنەوەی کە بۆی دروست بۆ چونکە بیرکردنەوەی کۆمەڵێک فشاری دەرونی و ناڕەحەتی بۆ دروست کردووە ڕەفتارێکەکە بۆ کەمکردنەوەی ئەم
ناڕەحەتیە و هەروەها پێویستە ئەم گرفتە وای لە کەسەکە کردبێ لە ڕووی کۆمەڵایەتی و تەسیری تێکردێ و لە ڕووی کار و پیشەوە تەسیری تێکردبوو لە ڕووی هەر هەموو جۆرە پەیوەندیەکانیان چالەکەکانی ڕۆژانەی تەسیری تێکردبێ و ماوەیەکی درێژش بخایانێ چەند مانگێک بخایانێ ئەو کاتە پێی ئەوترێ ئەمە کەسێکە ئەم کەسە گیرۆدەی گرفتێکی دەرونی بۆ چونکە بۆچی کاتەکە گرنگە لەبەر ئەوەی لەو تێکس بوو کە سەرچاوە دەرونیانەی کە باز دەکرێت نزیکەی 3 چارەکی خەڵک بەعام ینی هەم خەڵک بەگشتی لە کاتێک لە کاتەکانی ژیانیانە ڕەهەڕایی وەسواسەیەکیان بۆ دروست دەبێ ینی ئەو بیرکردنەوە ناڕەحەتیانیان بۆ دروست دەبێ بەڵام ئەوان ئەتوانن ئەم شتە لە ینی زۆر گرنگی پێ نەدەن و تووشی گرفتەکە نابن. بێگومان مامۆستا خۆ یەکێکە لە ڕاڕایی یاخود جیایە نەخۆشیێکی جیایە ئەم کەسە هەیبەت بەتایبەت لە منداڵان و هەرزەکارانە. خوو مەبەست لە خوی چ شتێک بڵێ بۆ نمونە کەسێک هەیە زۆربەی کات شتێک دووبارە ئەکاتەوە خویەکی هەیە دووبارەی ئەکاتەوە ئەمە ئەبێت بە ڕاڕایی یاخود واسواسی یاخود نەخۆشیێکی ترە. بەڵێ یەکێک لەو شتانێک کە لە وەسواسەکە هەیە ئەوەیە کەسەکە ئەو خۆی کە باسێکی پێوترێ هابیتویشن یعنی کەسەکە خو ناگرێ بۆی کە دەستی پاک بۆتەوە لەبەرەوە دامێت هەوڵی دەستپاکردنەوە ئەدا نەگەوەی دەستپاکردنەوەکە خۆی خویەک بێ باشە مەبەسم لە چیە بۆ منە لە توێژنەوەی کاکە کردیان کۆمەڵی خەڵکیان هێنا خەڵکەکان بەشێکیان ئەوە بوو کە واسواسیان هەیە و بەشێکشان ئەوە بوون کە واسواسیان نییە کۆمەڵێک پرتەی کارەباییان کردە سەریان و لە شاشەیەکە لە کۆمپیوتەرە کە شتێک هاتە بەرچاویان یەکسە پرتە کارەبایەکەیان تەزووە کارەبایەکەیان لێ ئەدەن وەکو شۆکێک وا بوو بوویان ئەگەر قاچیان بنایە بە پایدەرێک کە لە خوارەوە بووە ئەو شۆکە نە ئەمە باشە لە یەکەم جارە هەردوو کۆمەڵە خەڵکەکە ئەوانەی کە وەسواسیشیان هەیەوانەی کە نیشیانە وەکو یەک فێر بوون کاتێکە پرتە کارەبایەکە هات ئێمە قاچ لە پایدەرەکە ئەدەین بۆ نمونە پرتە کارەبایەکە نامێنێ بۆ قۆناغی دووەم جار پرتە کارەبایەکە لابراوە بە هەموو شانوت کە لای ئەبین ئەو خەڵکانی کە وەسواسیەکەیان نەبوو زۆر بە ئاسانی پیان نەنایە بۆ پایدەرەکە بەڵام کەسانی کە گیرۆدەی وەسواسی بوون بەبێ پرتە کارەباییەکەش کە چوونە ئەوێش نیشانەکە هاوت ینی هاتە سەر شاشە ئەوەی شاشەی کۆمپیوتەرەکە ئەوان خۆیان گرت و بەچی بۆی کە پایدەر لێبن کاتە یەکێک لە هەر شتە گرنگەکان لە کاتی چارەسەری دەرونیش کە ئێمە تەرکیزی خەینە سەر ئەبێ ئێمە وا لە کەسەکە بکەین ئەم کاردانەوەی نەمێنێ بۆ بیرکردنەوەکەی کە هەیەی زۆر باشە مامۆستا بینە سەر چارەسەرەکان سەرتا ئەگەر کەسێک خۆی هەستی کرد کە ڕاڕایە ئەم نەخۆشی هەیە پێویستە چی بکات بۆ ئەوەی کە بیری لێ نەکاتەوە یەکەم شت ینی ناتوانرێ بیری لێ نەکەیتەوە هەر لەسەر ئەوە شوێژینەوەی کراوە لە نێوان کۆمەڵی خوێنکارە کە پیانوتون کردویان بە دوو گروپەوە بە گروپێکیان وتووە ئێوە بڵێن بیر لە بۆ نەورچێکی سپی ناکەینەوە بە کۆمەڵێکی تر هیچیان پێنەوتن ئەو کۆمەڵی کە پیانوتون بیر لە ورچە سپیەکە مەکەنەوە ینی لەو لە سەرەتای دەستپێکردنەوە دایمە بیریان لای ورچە سپیەکە بووە باشە دوای 5 دقەشار نەیانتوانی ئەم شتە لە مێشکی خۆیانە دەرکەن کاتە ئەو کەسەی کە ئەم بیرکردنەوە خۆسەپێنەرانەی بۆ دێ یەکەم شت گرنگە بەرگری لەو بیرکردنەوەانە نەکە ینی خۆ بیرکردنەوەکان هەتا بێن هیچ زیانێکی نییە لە ئەم و هەر کاتێک هەستی کرد ئەم لە قۆناغێکە کە کۆنتترۆلی ئەو بیرکردنەوەانە ناکەوە بێزاریان کردووە وەکو باسم کرد گرنگترین شت ئەوەیە بە زووی سەردانی پسپۆڕی پزیشکی پسپۆڕی دەرونی بکەیت کەواتە مامۆساکێتە لای ئێوە ڕاهێنانەکانتان چی ئەبێت بەڵێ ڕاهێنانەکان چارەسەری دەرونی خۆی چارەسەرێکی درێژخایەنە بەڵام ئەو بەپی ئەو کۆمەلگایی کە ئێمە ئێستا تێداین ئەوەی من بەرکەوتنم هەیە لە خەڵک زۆر پەرلەتی چونکە ئەوانی خەڵکی ئێمە لەگەڵ چارەسەری دەرونیان شتێکی تازەیە کە کەمتر ڕاهاتون زیاتر پزیشکیان بینیەوە پزیشک یەکەم جلسەکە ئەڕۆی یەکەم دانیشتن کە ئەڕۆی تەشخیصەکە بە پێی فەحس و بە پێی هەر شتێک دەرمانەکەشت پێدا بەڵام چارەسەری دەرونی وانە چارەسەری دەرونی پێویستی بە دانیشتنە چونکە قۆناغی یەکەمی دانیشتنەکە گرنگی بەوادرێ ئەمە چی گرفتێکی دەرونی هەیە چونکە خۆ دەزانی ئەم وەسواسیە ئەگەری تێکەڵبوونی هەیە بە کۆمەڵە گرفتی تری دەرونی دەستنیشانی ئەکەن بەڵێ سەرەتاکە دەستنیشانکردنی گرفتی دەرونیە دوای ئەوە ژیان نامی کەسەکە ینی ئەم کەسە لە ژیانیا چۆن بۆ نەوە گرفتەی کە دایک و کوڕەکە کە چوبوو بۆ داخلی باسم کرد ئەمە لە ژیان نامەکە بۆ دەرەکە ئەگەری هەیە سەرچاوی ئەم گرفتەی ئەم کەسە بەم جۆرە بێت دواتر ئەڕۆینە سەرچی پەروەردەی دەرونی پەروەردەی دەرونی چییە بە کەسەکەڵی ئەمە گرفتەکەی ئەمە نیشانەکانە ئەمە قۆناغی چارەسەریەکانە بەڵێ ئەبێ ئەم
پێی ئەڵیت کە کۆمەڵێک ڕاهێنان هەیە ڕەنگە من لە ماڵەوە پێ بکەم ڕەنگە لێرە پێ بکەم ئەبێت تۆ لەگەڵمان بەردەوام بیوە پابندبی بە قۆناغەکانی چارەسەری ئەمە تقریبا 3 بۆ 4 جلسە تا 5 جلسە بەم شتانەوە ئەڕوا لە قۆناغەکەی چرا کە ئەچینە سەری ینی هەوڵە دەین بیرکردنەوە نەرێنیەکانی کە دەربارەی ئەو بیرۆکانەی خۆی کە هێتی ئەو لێکدانەوە هەڵانەی کە هێتی کە ئەمانەمان دیاری کرد بە ڕێگای بەرەنگاربوونەوەی ئەو بیرۆکانە کە پێوترێت کۆگنێتیڤ چاڵنج یان ڕێخستنەوەی ئەم بیرۆکانە و دواتر ئەچینە سەر قۆناغی ڕەفتاریەکە. بەڵێویست مامۆستا ئەمیست پرسیار لەوە بکەم کە تا چەند گرنگە ئەو کەسانی کە ئاچنە لای پسپۆڕی چارسەرکارە دەرونیەکان کەسی تریان لەگەڵا بێت بۆیە ئەویش ئاگادار بێت لەوەی ئێوە چ ڕاهێنانێکتان بۆ داناوە لە هەمان کاتیشدا ئەویش یارمەتی دەری بێت. خۆی ئەگەر کەسەکە هەر خودی خۆشی بێت ئاساییە بۆ چارەسەری دەرونی چونکە ئەمەیەکە لەو گرفتان دەرونیانەی کە کەسەکە هۆشیارە بە حاڵەکەی خۆی و ئەتوانێت ئەو شتانەی کە پێ دوتۆ ئەنجامی بدا و ئەگەر کەسەکە لە خوار 18 ساڵەوە بوو بێگومانە بێ کەسێکی لەگەڵا بێ بەڵام ئەگەر لە سەر و 18 ساڵەوە بوو کەسێکیشی لەگەڵا نەبوو کێشە نیە بەڵام بەپێی ئەگەر ئێمە سەی گرفتەکەمان کرد ئەم کەسە بالفعل پێویستی بەوەیە کەسێک دایمە ئاگای لێبێ و نەخۆشیەکەی توندیەکەی ئەوەنە زۆر بێ بێگومان داوای کەسێکەکەین بۆی کە هاوکاری بکات بۆ ئەوەی کە لە ماڵەوە هاوکاری بکەن و بڵین چۆن بڵین لۆمەی نەکەن لەسەر ئەو شتانەی کە هەیەمە حاڵەتێکە ئەکرێت دوای چارەسەر تێبپەڕێنرێ. مامۆستاوەکو دوامین پرسیارم ڕێنمایت چێ بۆ ئەو کەسانەی کە هەستەکەن کە ئەم نەخۆشییان تێدا دروست بووە بۆی کە بە زووترین کات چارەسەر بکرێت. بەڵێ یەکەم شت ئەوەیە چارەسەری دەرونی زۆر گرنگە بۆ کەسانە بکرێت هەم لە ڕێی پزیشکی پسپۆر خۆم لێ ڕێی چارەسەرکاری دەرونیەوە کە پزیشکی پسپۆر دەرمان پێشکەشەکە و هەروەها چارەسەرکاری دەرونیش لە ڕێگەی ڕاوێژی دەرونی و یان چارەسەری دەرونیەوە ئەنجامی ئەدا و ئەو کەسانە با هیچ شەرم و نەنگێک نەکەن لەوەی کە بچن بۆ چارەسەری دەرونی چونکە هەتاوەکو ئەم شەرم و نەنگێ وایان لێ بکات نەڕۆم بۆ چارەسەر گرفتەکان لەسەر تونترە بێ و ناڕەحەتیەکانی ژیانیان زیاترە بێ و ئامۆژگاریم ئەوەیە کە بە ئارامی بمێننەوە ینی زۆر ئەوە نەکەن بڵێن ئەم گرفتەی تر تەواو ئێمە بۆ هەمیشە لەگەڵ یا ئەژین بڕۆن بۆ چارەسەری بەڵام یەکشت هەیە لە چارەسەریە ئەبێ پشوو درێژ بن ئەوەی کە من بەرکەوتنم هەیە کەسەکە دکتۆر دەرمانی بۆ ئەنووسێ یەکسەر ئەوێ بۆ ئێوارەکەی ئەم گرفتەی نەمێنێ یەکێک لە شتەکانی دەرمانی دەرونی ئەوەیە وەکو دەرمانی جەستەیی نێ ئەگەر حەپێکی سەرێشە بخۆی دوای نووسع سەر چاکە بێ بەڵام دەرمانی دەرونی بەلایانی کەم هێندێک دەرمان هەیە پێویستی بە هەفتەیەک تا 2 هەفتە هێندێکێت تا 3 هەفتەت کە کاریگەریەکەی دەرکەوێت لەسەرت و هەروەها پرۆسەی چارەسەری دەرونی لە هەندێک وڵاتی پێشکەوت و هەندێک کەیسەدی کە ئەیخوێنمەوە ئەچێتە 100 جلسە 100 دانیشتن بەڵام لای ئێمە کەسەکان کە دێن سەردانەکەن ئەهێنەوە بە جلسەیەک یان 2 جلسە بەڵێ ئیتر ئەمەش زیان لە پرۆسە چارەسەریەکە ئەدا و پێویستە ئامۆژگارێکم ئەوەیە کە خەڵک بزانن پرۆسەی چارەسەری دەرونی ئی ڕاوێژی پێویستی بە دانیشتنی بەردەوام هەیە کاتێک کە پێی ئەڵێ پێویستمان بۆی هەفتەی جارێک یەکتر ببینینەوە کۆمەڵێک ڕاهێنانت پێدا کۆمەڵێک چارەسەری بیرکردنەوە لەگەڵ ئاکە بۆ ئەوەیە کە ئیسفادە بکە بەڵام ئەم بێوێ هەموو شتێک لە یەک جلسایە بکرێت ناکرێت لەبەرەوە پشوو درێژی زۆر گرنگە لە کاتی چارەسەری دەرونیە. دەستەکان خۆش بە مامۆستا سپاس بۆ ئامادەبوون زانیاریەکان بەڵێ سپاس بۆ مامۆستا بڕوا عەبدوڵڵا پسپۆڕی چارەسەری دەرونی کە بەشێکی ڕاستەوخۆ لەگەڵمان بوو. بەڵێ ئازیزان هەروەکوتمان لە تەوەری سێماندا باس لە پیسبوونی ژینگە ئەکەین و کاریگەریەکانی لەسەر کەش و هەوا بزانین کە تا چەند پیسبوونی ژینگە کاریگەری لەسەر کەش و هەوا هەیە لەمان کاتیشدا باس لەوە دەکەین کە هۆکارەکانی پیسبوونی ژینگە چین و تا چەند گرنگە کە حکوومەت و لایەنە پەیوەندیدارەکان هەوڵ بدەن کە بۆ ئەوەی ژینگە پیس نەبێت و ژینگەیەکی جوان و ڕازاومان هەبێت. هەر بۆم بەستەش ڕاستەوخۆ لە ستۆدیەکانمان لە هەولێرەوە ڕەزاق خەیلانی بەڕێوەبەری فەرمانگەی هونەر لە دەستەی پاراستن و چارەسەرکاری چارەکردنی ژینگە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵمانە. کاک ڕەزاق سڵاو لێوە بەیانیت باش بێت. ئەمە سەرتا لەوە دەست پێ بکەم کە ئایا تا چەند پیسبوونی ژینگە کاریگەری هەیە لەسەر کەش و هەوا؟ بەیانی ئێوەش باش زۆر سپاس بۆ ئەم میوانداریە. مەسلەی پیسبوونی هەوا یان پیسبوونی ژینگە زۆر بوار ئەگرێتەوە لەبەرەوە هۆکارەکانی پیسبوونی هەوا ئەبێ باسی هۆکارەکانی پیسبوونی هەوا بکەین. یەک لە هۆکارە زۆر ئەوەکان کە کاریگەریان هەیە لەسەر پیسبوونی هەوا پاڵاوگەکان و کارگەکانن کە پابەند نەبوونە بە ڕێنمایە ژینگەیەکان ژمارەی زۆری ئۆتۆمبیل لەبەر ئەوەی ئێمە لە هەرێمی کوردستان
گواستنەوەی گشتیمان نییە گرنگجی پێنەدراوە ئێستا هیچ گواستنەوەیکی گشتی نییە خەڵک هەمووی ئۆتۆمبیلی خۆی بەکاردێنی بۆ هاتوچۆ بۆ ڕایکردنی ئیش و کارەکانیان بۆیە هەوا زۆر پیسەبی لەسەر بەکارهێنانی ئۆتۆمبیل لە بەرەوەی سوتەمەنێکی زۆر بەکاردەهێنرێ هەروەها ژمارە زۆری دانیشتوانی شەوکارە بۆ پیسبوون بە شێوەیەکی گشتی بەڵام لەسەر مەسلەی ئەمانە بە کورتی ئەو خاڵانن کە کاریگەریان هەیە لەسەر پیسبوونی هەوا لەسەر مەسلەی پیسبوونی ژینگە لە ڕووی زبل و خاشاکەوە ئەویش کاریگەری زۆرە لەبەرەوەی لە هارێمی کوردستان ڕۆژانە زیاتر لە 8,000 تان زبل و خاشا کۆ دەکرێتەوە بەڵێ لە زبل و خاشا کۆ دەکرێتەوە و لە 155 زیاتری ئەو زبل و خاشاکە پاشماوەی خۆراکە ئۆرگانیکە کەواتە یەکێک لەو هۆکارانەی کە هاوکارە بێ بۆ کەمکردنەوەی زبل و خاشاک پابندبوونی هاوڵاتیانە بە فڕێنەدانی خۆراک یان ئامادەکردنی خۆراکێکی زۆر بۆ ئەوی بمێنێتەوە ببێت بە پاشماوە هەر ئەو بۆ نەپیسەی لە زبلەکان دێت هەرە بۆ نەپیسی لە زبلەکان دێتی پاشماوە خۆراکیەکانە دەنە نایلۆن بۆنی نییە کاغەز بۆنی نییە شوشە بۆنی نییە زیاتر بۆنی پیسی زبلەکان ئەو پاشماوە خۆراکیانەیە کە هەیە و دەرچوونی گازەکانیش لەو پاشماوانە هەر لەسەر مەسلەی پاشماوە خۆراکیەکانە بەڵێ کاک ڕەزاقەمە بزانم کە بۆ پێی بەڕێزت ئاماژەت بەوە کرد کە پیسبوونی ژینگە کاریگەریکی زۆری هەیە لەسەر کەشوهەوا ئەمێ بزانم کە بارودۆخی پیسبوونی ژینگەی هەرێمی کوردستان بەکوێ گەیشتووە یەک ڕاستە گۆڕانکاری کەشوهەوا لە جیهاندا ئیشی لەسەرەکرێ و یعنی پیسبوونی ژینگە پیسبوونی هەوا فەرموو گۆڕانکاری کەشوهەوا لەبەرەوەی ئەو گازانەی هۆکارن بۆ پیسبوونی ژینگە بریتی لە گازەکانی CO2 نۆکسەکان و کبریتی ینی سولفەریک ئۆکسیدی سولفەریک و میسان ئەو گازانە لە ئەنجامی چالاکی مرۆڤەکان دروست دەبێ ینی لە کارگەکان لە ئۆتۆمبیلەکان لە مۆلیدەکان مۆلیدەی گەڕەکەکان کە ئێستا ژمارەی زۆر مۆلیدە هەیە لە گەڕەکان هەندێکیان لەو مۆلیدانە دووکەڵی زۆرەکان ژاوەژاویشان هەیە بۆیە ینی پابەند نەبوون با جێبەجێکردنی ڕێنمایەکان بۆیە هەموو ئەو کارانە بۆ ئەوەیە کە گۆڕانکاری یعنی گۆڕانکاری لە کەشوهەوا ڕوودا پلەی هەوا گەرم ینی بەرز بێتەوە ئێستا هەموو هەوڵەکان بۆ ئەوەیە لە جیهانیشە هەوڵەکان بۆ ئەوەیە کە پلەی گەرمی نزم بکرێتەوە بەوەی کە هەندێک لەو چالاشیانە کەم بکرێنەوە یان هۆکاری تر دابدرێ بۆ کۆنتترۆلکردن بۆ کۆنتترۆلکردنی ئەو پیسبوونانە و خۆگونجاندن لەگەڵ گۆڕانکاریەکانی کەشوهەوا ئەبێ ئێمە لەمە دووە هەوڵ دەین ئەو پرۆژانەمان هەبێ کە خۆ بگونجێنین لەگەڵ ئەو گۆڕانکاریانەی کە لە کەشوهەوا ڕوویداوە مەسلەی لە ڕووی دەستگرتن بە ئاوەوە یعنی بۆ ئەوەی وڵاتەکەمان نەبێت بە بیابان یعنی ئەگەر بێت و ئێمە تەماشا بکەین دەبینین وردە وردە هێڵی بە بیابانبوون نزیکە بێتەوە لە هەرێمی کوردستان بەهۆی ئەوەی کە باران وەکو جاران نابارێت پلەی گەرمی زۆر بووە ئێستامان جیازدێ و خەڵک پێویستی بە پاڵتۆ ئەوانە نییە ینی بەڵام بە زۆپانیە بەڵام پێشتر ساڵانی ڕابردوو لە مانجی دەوە خەڵک زۆپایدانە مەبەست ئەوێ ینی پلەی گەرمی بەرز بۆتەوە بۆیە ئەبێ ئێمە خۆمان لەگەڵ ئەو بارودۆخەی گۆڕانکاری کەشوهەوا بگونجێنین لەسەر ئەو بابەتانە ئیتر هەوڵی زۆر هەیە هەوڵی نێودەوڵەتیش هەیە کە ڕێکخراوی نەتەوەیەک گرتوەکان بەڵێ ئەمە باسێک لۆ بکەین کە پیسبوونی ژینگە بێگومان جۆری هەیە و باسێک لە هۆکارەکانی پیسبوونی ژینگە بکەین بزانین هۆکارەکانی چیە بۆچی ئەگەڕێتەوە
هۆکارەکانی پیسبوونی یعنی ژینگە لە هەوا و خاک و ئاو پێکاتووە لەگەڵ هەمە جۆرەی بایۆلۆجی لە ئەوەی هەوا باسمان کرد کە هۆکارەکان بریتە لە هۆکارەکانی پیسبوونی هەوا بریتە لە پاڵاوگەکان و کارگەکان و مۆلیدەی گەڕەکەکان ژمارەی زۆری ئۆتۆمبیلەکان زۆربوونی ژمارەی دانیشتوان ئەمە پیسبوونی هەوا بەڵام پیسبوونی خاک و ئەوانە مەسلەی فڕێدانی زبڵ و خاشاکە یان چارەسەر نەکردی نیانە یەک لە مەبدەکانی ئیشکردن لەسەر زبڵ و خاشاک مەسلەی کەمکردنەوەیە کەمکردنەوە یان بەکارهێنان یان دووبارە بەکارهێنانەوە مەبەستمان لەوەیە کەمکردنەوە یعنی تا بکرێت تۆ شت کەمتر بەکاربێنی کەمی بکەوە ڕیدیوس دوایی شتێک هەیە لەلایەن هاوڵاتیەکەوە شتێک بەکار ناهێنرێ بەڵام دەتوانرێت لە شوێنێکی تریان لە لای هاوڵاتێکی تر سوودی لێ بیندێ ئەوە دووبارە بەکارهێن یعنی ئەو ئەتوانی بەکاری بێنێ و پێڵێن ڕیوز یعنی شتێک ئەگەر کۆنە بێ بەڵام بۆ کەسێکی تریان بۆ شوێنێکی تر ڕەنگە گونجاو بێ بۆ ئەوی نابێ فڕێ بدرێ لەسەر مەسلەی دووبارە بەکارهێنانەوەش ئەوە کارگەکانی ڕسایکلە کە پێویستە حکوومەت گرنگی پێبدا لەبەرەوەی لە کارنامەی حکوومەتی لە کابینەی نوێمیش ئەوە هاتووە لە ئەبێ گرنگی زۆر بە چارەسەرکردنی پاشماوەکان بدرێ بە سیستەمێکی مۆدرن بۆ ئەوەی بتوانرێ ئەو زبڵ و خاشاکە لە ناو ببرێ یەک لە بابەتەکانی کە ئێمە زۆر گرنگیمان پێدایە مەسلەی لە زۆربەی وڵاتە پێشکەوتووەکان ریسایکلین ئەکرێت خۆڵ و خاشاکەکان ئەمە بزانم هیچ پرۆژێک هەیە تا ئێستا لە هەرێمی کوردستان ئەو خۆڵ و خاشاکانی کە هەیە لە کوردستانیش ریسایکلین کرێ بۆ ئەوەی کە دووبارە سوودیان لێ ببینرێتەوە بەڵێ ئێستا کارگەیەک لە تانجەرۆدانراوە لە سلێمانی بۆ ئەوەی ئەو زبڵ و خاشاکەی سلێمانی کۆ بکرێتەوە و ریسایکل بکرێ و هەندێکی بەکار دەهێنرێ وەکو سوتەمەنی بۆ کارگەکانی چیمەنتۆ ئەوەی تریش چارەسەر دەکرێ لە دۆچیش کارگەی جیاکردنەوە هەیە بەڵام وەکو هەر جیاکردنەوەی زبڵە لە یەکتری ئەوە نییە یعنی کاریگەری لەسەر بەس جیاکردنەوەی بابەتەکانە لە یەکتری مەسەرەن کارتۆن و شوشە و پلاستیک ئەوانە دواتر بە هەریەکە و بەپێی ئەوەی خۆی چارەسەر دەکرێ لە ئاکرێش کارگەیەکی ئەوە هەبوو لەسەر مەسلەی هەم جیاکردنەوە بەڵام ئەوەی لە هەمان گەورەتربی ئەو کارگەی لە تانجەرۆ دانراوە بۆ ئەوەی زبڵ و خاشاکی سلێمانی چارەسەر بکە ئەو بەنیازیشە وەزارەتی شارەوانی کاوە ئیشی ئەوانە لە هەولێریش هەمان کارگە دابمەزرێنرێ و ئیشی لەسەر ئەوە کراوە ئێمە لەسەر مەسلەی شتی تریش باسی کەلوپەلی ماوە بە سەرچوومان کردکە لە وڵاتانی دراوسێەوە هاوردا ئەکرێ ئێمە نووسراوێکمان ئاراستەی وەزارەتی بازرگانی و پیشسازی و وەزارەتی و بەڕێبەراتی گشتی گومرگ لە وەزارەتی دارایی کردووە کە هەموو ئەو کەلوپەلانەی ماوە بە سەرچوون لە وڵاتانی دەوروبەر یان لە دراوسەکان هاوردا ئەکرێ پێویستە فەحز بکرێ ئەگەر بێت و ماوە بە سەرچوو بوو یان کوالێتی باش نەبوو نابێت لەوێ فڕێ بدرێ و ژێر خاک بکرێ و وڵاتەکەمان ببێتە بە شوێنی بنگەڵکردنی زبڵەکان ئەبێ بگەڕێتەوە بۆ ئەو شوێنەی لێ هاتووە ئەگەر نەیگەڕاندەوە ئەبێ وەزارەتی بازرگانی و پیشسازی کە بەڵێ نیشانداوە دەستخۆشیان لێکردوین ئەبێ ئەو خاوەن کۆمپانیایە یان ئەو بازرگانە مۆڵەتی هاوردەکردنی کەلوپەلی لێ بسەندرێتەوە لەبەرەوەی پابند بە ڕێنمایەکانی ژینگەنە بۆ ئەمە هەنگاوێکی زۆر باشە بۆیە داواکەین وەزارەتەکانی دیکەش بە تایبەتی بەڕێوەبەراتی گشتی گومرێک لە دەواازە سنوورەکان هاوکارمان بی لەسەر ئەو بابەتە ئێمە بە هەوڵ نەدەین بەس داهات زیادکەین بەوەی بە گومرێک لە کەلوپەلانە وەربژیرێ ئەگەر بەکەلچی بەکارهێنان نایەن پێویستە ڕەچاوی کوالێتیان بکرێ ئەگەر کوالێتی خراپ بوو ئەبێ بگەڕێنێتەوە بۆ ئەو شوێنەی کە لەوەی هاتووە بەڵام گەڕانەوە چۆن هەر نابێت لەوێ فڕێدا ئەبێ بباتەوە ئەو شوێنێ بە بەڵگەیەکی ڕسمی بڵێ ئەوە تەسلیمی کردەوە لەبەرەوەی کوالێتی تەواو نەبوو لەسەر مەسلەی پیسبوونی ئاویش ئێمە ئەبێ قسە لەسەر ئەو بابەتەش بکەین کە کاک ڕەزاق با باسێک لەوە بکەین کە
پیسبوونی ژینگە بەهۆی کارگەکانەوە ئەمە بزانم کە تا چەند لە هەرێمی کوردستان ژینگە بەهۆی کارگەکانەوە پیس ئەبێت لە هەمان کاتیشدا پێویستە کارگەکان لەکوێ دروست بکرێن بۆ ئەوەی کە کاریگەری نەبێت لەسەر ژینگە وەکو بەڕێستان وتان کارگەکان هەم بە دووکەڵەکەیان هەوا پیس ئەکەن و هەمیش بە پاشماوەکانیان خاک پیس ئەکەن. کارگەکان خۆی پێویستە لە ناوچەی پیشەسازی دابدرێن ئەو کارگانەی کە زۆر گەورە و زەوەلاحن وەکو پاڵاوگەکان ئەوە ئەبێ لە ناوچەی پیشسازی تایبەت بە پیشسازی پترۆکیمیاوی یان تایبەت بەنەوت ئەوانە دابدرێن بۆ شوێنە ئەبێ دووریش بێ لە شوێنی نیشتە جێبوون و هەموو ئەبێ ئەو ڕێنمایانە جێبەجێکەن کە ئێمە پێیانە دەین لە ڕووی ژینگەی ئەوە مەسەلەن دانانی فلتەرە بۆ ئەوەی هیچ گازێکی لێ دەرنەچیان دووکەڵێک نەکە و هەروەها ئەبێ چارەسەری پاشماوەکانی بکە ئەگەر پاشماوە شلەکان ئەبێت چارەسەرکە نابێ ئەوە لە بەرەلای کاو بڕوا لە زەوی و شوێنی تر پیسکە و پاشماوەڕقەکانش ئەوەی سوودی لێ ئەبیندرێ ئەبێ دیسان بەکاری بێنێتەوە یان چارەسەری بکە ینی ئێمە هەموو ئەو ڕێنمایانەمان پێداون و ناو بە ناوە تیمەکانی پشکنی نیشمان سەردانی ئەو کارگانە ئەکەن و کۆمەڵێک لەو کارگانەشمان سزای داوە ینی سزای پێبژاردن مابەستەدا سەپاندون بۆ ئەوەی پابند بن پابندی ڕێنمایەکان بن بەڵام هەندێک جاریشەیە لەوانەیە تاکوتەرە هەندێک لەو پاڵاوگەیان لە کارگەکان پابندی ڕێنمایەکان نەبنی تر ئەوە ئەبێ بە دوواداچوونی زیاتریان لۆ بکەین و پشکنینیان بۆ بکەین تیمی پشکنیمان سەردانی ئەو شوێنانە بکە بۆ ئەوەی پابندی ڕێنمایەکان بن. ئەوە زیاتر مەسلەی بوونی ئەو کارگانە ئەبێ لە ناوچەی پیشەسازی بێ ئەو ناوچەی پیشسازی ئێمە قسەمان لەگەڵ دەستەی و بەرهێنان کردووە کە نیازی هەیە کۆمەڵێک ناوچەی پیشسازی لە شارەکان دروست بکە بەر لە دروست دامەزرانی کارگەکان پێویستە هەندێ ڕێنمایی ژینگەی تێدا جێبەجێ بکرێ مەسەلەن لە هەموو ناوچەیەکی پیسازی ئەبێ ڕێژەی سەوزایی لە 25 کەمتر نەبێ ئەوانی شوعدیان داوەکە هەموو ئەو شتانە جێبەجێ بکەن یعنی هەموو ئەو ڕێنمانەی لە ژینگە هاتووە دەبێ لە ناو ناوچەی پیشسازی یەکەی چارەسەری ئاوەڕۆی گەورە دابدرێ بۆ ئەوەی خاوەن کارگەکان هەموو ئاوەڕۆکانیان بخەنە ناو ئەو یەکەیە و ئەویش بە مەرکەزی چارەسەری بکە بۆ ئەوەی دیسان ئەو ئاوە بەکار بێنرێتەوە لەبەرەوەی نابێ ئاو بە فیڕۆ بدرێ چونکە ئەگەر ئەو ئاوەش مەسلەی پیسبوونی ئاویش گرنگە ئەگەر ئەو ئاوە ڕۆیە چوە ناو خاکەوە ئیتر وردە هەم خاکەکە پیسەکە هەم دا ئەبەزێتە خوارەوە ئاوی ژێرزەویش پیسەکە ئەو ئاوی ژێرزەوەی کە ئێمە لە داهاتوودا ئەبێ بەکاری بێنینەوە ڕاستە ئێستا لەوانەیە خەڵک زۆر ئاوی ژێرزەوی بەکاربیێنیکەوە خەلەلێکی گەورەیە نابێ ئێمە دەبێت سوود لە ئاوی سەرزەوی وەرگین زیاتر بۆ ئەوەی ئاوی ژێرزەوی وەکو خەزینێک بمێنێت لە داهاتوودا پلەی گەرمی زۆرتر بەرزە بێ ئەگەر کۆنتترۆل نەکرێ بڵێ ئەمێت وەکو دواهەمین پرسیار لەوە بکەین کە تا چەند بەرپرسیارە لە پاکڕاگررتنی ژینگە و پێویستە چی بکرێت تاوەکو هۆشیاری تاک زیاد بکرێت. ئێمە لە هەوڵداین بۆ ئەوەی هۆشیاری تاک بەرزکەینەوە زۆرش هەوڵمان داوە ئیشش کراوە بەڵام ئەوە ئیشی بەردەوامی ئەوێ یەک لەو لایەنانێک کە پێویستە ئیش لەسەر ئەوە بکە مەسلەی ڕێکخراوەکانە ڕێکخراوە ژینگەیەکان ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنی کە پێویستە کار لەسەر هوشیارکردنەوەی خەڵک بکەن و ئێمەش لە فەرمانگەی هوشیاری و ڕاگەیاندن کارمان لەسەر ئەو بابەتە کردووە لە هەموو فەرمانکانیش ئەو بەشانە هەیە ئیشیان کردووە لەوە بەتایبەتی لە ناو خوێندنگاکان و قوتابخانەکان لە وەرزی خوێندن بە هەرچەند ئەمساڵ ڕاگیراوە لەبەر ئەو پەتای کۆڕۆنا ئەگەر بە پێچەوانەوە هەموو ساڵان بدایەتی وەرزی دەستپێکردنی وەرزی خوێندن لە قوتابخانەکان و خوێندنگاکان ئێمە چالاکی زۆرمان لەسەر ئەو بابەتە هەبووە و ئیشی زۆر لەسەرکرا و شارکردنەوە لە منداڵەوە دەست پێ بکەین لەبەرەوەی کە لە منداڵەوە دەست پێکرد وردە لە مشتی ئەسەسپی تر شت فڕێ نادا یعنی دەوروبەری خۆی پیس ناکە هەوڵەدا خەڵکی تریش چاوی لێ بکە ئێمە تەجروبەمان هەیە لەسەر ئەو بابەتانە کە چوینەوە
خوێندنگاکان قسەمان بۆ کردوون ئەوان منداڵەکان زیاد زووتر ئەو بابەتە وەرەگرن ڕەنگە هەندێک خەڵک هەبێ لەسەر مەسلەی هاوڵاتی بێ مەسەن سایقی شوفێری ئۆتۆمبیلەکە ئۆتۆمبیلی تەکسییان تایبەتەیان شتێکە کە لێ پرسی بوو ئەو شتە لە جامی سیارەکەت فڕێدەی لەوانەیە گلەی هەبێ بڵێ حکوومەت پارێژی تێکەڵاو بکرێت نابێ ئەو دوو شتە تێکەڵاو بکرێ ئەبێ هاوڵاتی پابندی ڕێنمایەکان بی بۆ ئەوەی ژینگەی وڵاتەکەی خۆی بە پاچی بەڵێ سپاس بۆ ئامادەبوون سپاس بۆ زانیاریەکانت بەڵێ سپاس بۆ بەڕێز ڕەزا خەیلهەنی بەڕێوەبەری فەرمانگەی هونەر لا دەستەی پاراستن و چاکردنی ژینگە کا بەشێکی ڕاستەوخۆ لە ئاستۆدەکانمان لە هەولێرە لەگەڵمان بوو بەڵێ ئازانم ناوبڕێکی کورت و دواتر بەردەوام بەڵێ ئازانم لەگەڵ چان بەردەوامی هەروکوتمان لا تەوەری چوارەم و کۆتاییماندا باس لە هەژاری ئەەکەین و هۆکارەکانی دروستبوونی هەژاری و لە هەمان کاتیشدا تاک تا چەند بەرپرسیارە لە دروستبوونی هەژاری و پێویستە حکومەت چی بکات بۆ چارەسەرکردنی و لە هەمان کاتیشدا بۆ ئەوەی کە هەلی کار بۆ تاک بڕەخسێنرێت پێویستە چی بکرێت هەر بۆ مەبەستەش بەڕێز سابیر عومەر ئابووری ناس باشەیەکی ڕاستەوخۆ لەگەڵمانە مامۆستاگیان سڵاو لێوە بەیانیت باش بێت. سڵاو لە ئێوە سوپاس بە خۆتان و بۆ بیسەران و بینەرانتان. سپاس دەکەم بەخێر هاتیت. مامۆستاگیان با سەرتا باسێک لەوە بکەین کە هۆکارەکانی دروستبوونی هەژاری چییە؟ سەرەتا پێشە بچینە سەر هۆکارەکان پێم خۆشە بە شێوازێکی زانستی بزانین کە هەمووان بزانن هەژاری خۆی چییە یاخود بەچێ وتری هەژار. هەژار هەر کەسێک لە ناو کۆمەلگا نەیتوانی ڕۆژانە پێداویستەکانی خۆراک و پوشاکی دابین بکە واتە هەژار. هەر کەس نەیتوانی بگاتە ئەو دابینکردنی ئەم پێویستە سەرەتایانی ژیانی خۆی ئەچێتە ژێر هێڵی هەژاری و ناو ئەبرێ بە هەژار لە شێوازێکی زانستی ئەمە هەژاری. هۆکارەکانی دروستبوونی هەژاری زۆرن بەڵام ڕەنگە لەم بەرنامە نەتوانین هەمووی باس بکەین بەڵام گرنگترینیان و سەرەکیترینیان کە هەژاری دەستپێکا بێکاریە. بێکاری سەرەکیترین هۆکارە بۆ دروستبوونی هەژاری. لە ئێستاشدا زۆر هەیە. بەڵێ بۆیە ئەشێ کە باسی هەژاریت کرد یەکسەر باز لەو هۆکارانە بکەین کە چین بوونەتە هۆی بێکاری لە وڵاتێکە یاخود لە مەنتیقەیەکە یاخود لە ناو دەوڵەتێکە. زۆر باشە. ئەمەوێت باسێک لەوە بکەین کە ئایا هەژاری ئەبێتە هۆکاری ئەوەی کە گوزەرانی ناو کۆمەڵگەیەک خراپ بکات یاخود تاک تا چەند بەرپرسیار لە دروستبوونی ئەم هەژاریە؟ بێگومان سەرهەڵدانی هەژاری لە هەر وڵاتێک
سرە نییە بەرە و دروستبوونی زۆر کێشە لە ڕووی کۆمەڵایەتی لە ڕووی سیاسی لە ڕووی ئیداری حتا لە تەبیعەت و سروشتی تاکەکانی کۆمەڵگا و میلەتەکەش بێگومان هەژاری زۆر دەردی خۆی تر بە دوای خوای هێنێ بەڵام بەر لەوە من پێم خۆشە بێکاری باز لەو بکەن کە بێکاری چۆن سەر هەڵەیە لە وڵاتێکە لە وڵاتێکە لە زۆربەی وڵاتانی جیهان من جارە سەرتا پێم خۆشە پرسیارەکان یاخود وەڵامەکانە بە شێوازێکی زانستی بێ تعبیر نەبێ بۆ وڵاتێک یان بۆ کەسێک یان بۆ ئیدارێکی تایبەت بێکاری لە جیهانە کە سەر هەڵەیە لە هەموو وڵاتانی جیهان ستاندەرە و چارە سەرکەش هەر ستاندەرە بێکاری لە وڵاتی لە هەندێک وڵاتی جیهانە ئەسڵەن وڵاتەکە خۆی هەژارە یان مەسەلە بەرەبوومێکی ئابووری نییە بۆیە ئەشێ تا ڕادەیەک بێکاری لەوێ بۆ زەمانێکی زۆر بەردەوامێ بە حکمی سروشت و داهاتی وڵاتەکەەوە بەڵام لە هەندێک وڵاتانی وەکو ئێمە بێکاری لە ئێستادا بەسراوەتەوە بە شێوازی ئیدارەدان چکە بێکاری خۆی لەکوێوە سەرهاڵ ئەو کاتە سەرهەڵەیە کە داهات و نخۆت یاخود پارە ناڕژێتە ناو خەڵک بۆیە ڕاستە بێکاری لە وڵاتی ئێمە هەندێ ئاسەواری شەڕەکان مەسەرە نەخۆشی و کەمەندامی دروست کردو بەڵام ئەمە تاکە لە ناو خێزەکانە بەڵام بێکاری گشتی لەوە دروست بووە کە تۆ لە کەباز لە عێراق کرد من حەزەکەمە ڕقەمێکت پێ بڵەوەی ساڵی 2014 لە ساڵی 2014 ڕێژەی بێکاری لە عێراق لە ساڵی 23 بووە لە هەرێمی کوردستان لە سا 11 لە سلێمانی لە سا 7 بۆ دیارە ئەم ڕقەمە بۆ ساڵی 2013 ئێستا و ڕێژەیە زۆر بەرز بۆتەوە زۆر زیاتر لەوە بۆیە ئێمە گەر باز لە عێراق بکەین عێراق ڕۆژانە بلانی کەم 3 ملیۆن بەرمیل نەو دەفرۆشێت 3 ملیۆن بەرمیل ئەگەر بە بەرمیلی بە 40 دۆلار حسابیکەی کاتە 120 ملیۆن ئەگەر بۆ مانگی حسابیکەی نزیکەی 4 ملیارد دلار داهاتی عێراق تەنها بۆ نەوت داهاتەکانی تریز زیاترە 2 ملیار کەواتە 6 ملیارد دلار بەرەو ژوور ئەمە کە من لانی کەویم داناوە لە وڵاتێکی و عێراق ئەتوانی بێکاری پێ نەهێڵی بێکاری پێ نەهێڵ بەڵام تەنظیم نەکردنی ئەم داهاتە وای کردو بێکاری دروست بێ و کێشەیەکی تری سەرەکی لە عێراق ئەوەیە کە موچەی عێراق کە ساڵانە نزیگە بێتە لە 2 ملیار مانگانە نزیگە بێتەوە یاخود مەسەلە دەوروبەری 2 ملیار و نیوە کەواتە 3 ملیارد دلار و نیوی عێراق ئەشێ ڕاوە ئیسیسمار کە ئەسڵ ئیسیسمار بێکاری چارەسەرەکە بۆیە زۆر ئاسان ئەتوانێت ئەمە چارە سەرکرێت بەڵام بەداخەوە ئەم 3 ملیار و نیو دۆلاری ترکە دەست خەڵگەکەوێت و خەڵکی پێدەوڵەمەند بێ ئایا لە ڕووی کۆمپانیاوە بێ ئایا لە ڕووی تاکەوە بێ ئایا لە ڕووی گەندەڵێ بێ خۆ ئەم پارێژ ئەگە جارێکی لە ناو عێراق ئیسیسماری پێ بکرێت یاخود تاکەکان خۆشیان لە ڕووی ناشەرعی ناسێتە من شەرعەتی پێ نادەم بەڵام ئەگەر لە ناو عێراق ئیسیسماری پێ بکەن و بەرهێنانی پێ بکەن بێگومان بێکاری چارەسەر بەڵام بەداخەوە ئێستا لە عێراقا فێر بوون ئەوانی کە دەوڵەمەندە بن بەسەرعی پارەکانیان ئەنێرن بە دەرەوەی وڵات خۆی ئەلێرەوە بێکاری دروست دەبێت چکە سەرمایە و داهاتی وڵات دەکرد کە ڕۆی بۆ دەرەوە لە ناو وڵات چالاکی ئابووری و حرەکاتی ئابووری دروست نابێت کە حرەکاتی ئابووری و چالاکی دروست دەبوو بێکاری زۆرە بێت کەواتە بوونی قەیرانەکان یاخود ئەو نەخۆشی کە لە ئێستادا هەیە هۆکارم بۆ دروستبوونی هەژاری بێگومان هەژاری من وەکو باسم کرد لە بێکاری سەرهەڵای بێکارەکە چێ دروست کردووە سیستەمێکی ئیدارەدان دروستی کردووە چکە لە وڵاتێکی دەوڵەمەنی پڕداهاتی کە ئەتوانین ئیسیسماری گەورە بکەین کە ئەتوانین حتا هێزی کاری دەرەکیش بێنین هەتەرانت هێزی کاری ئەم وڵاتی ئێمە بەشی ئەوە ناکە ئەو سەرمایە وەگەڕ بخە وەگەڕ بخە بۆیە ئەگە بە شێوازی باش تەنزیم کرێ ئەتوانین بێکارێ لە هەندێک وڵاتی دراوسێشمان چارەسەر بکەین بەڵام بەداخەوە ئەمە تەنزیم نەکراوە بۆیە هەژاری سەری هەڵاوە بێکاری سەری هەڵاوە سەرەتا و بێکاریەکە ڕۆشتۆ بۆ دروستبوونی هەژاری زۆر باشە زۆربەی کات هەیە کەسێک یاخود کارێکی هەیە موچەیەکی هەیە بەڵام ئەمەش وای کردووە هەر بێکارە ئایا پێویستە ئەو کەسە لەو کاتەیە چی بکات و چی بکات بۆ ئەوەی کە ئەم هەژاریە ڕۆی تێ نەکات جارە موچە کاتێ پێوترێ موچە ئەگە بە 30 ڕۆژاری بدرێت لەگەڵ کە 30 ڕۆژار نەدران ناوی ناندرێ موچە ناوەندرێت مەسەر لە هێزی کەواتە موچەخۆرەکانیشمان ئەگەر دڵنیان نەبن لەوەی کەسی ڕۆژارە موچەوەرەگرن ناتوان ئەو پاران لە بازارە خەرجکردن و بڕاتە دوکان و بازار و وەسایلی نەخڵ و هەموو ئەوانەی تر کەواتە تۆ ئەگەر داهات نەبوو بۆ موچەخۆرەکان یاخود مەسەل ئیسیسمار نەکرا کەواتە خەڵکانی تر کە موچەخۆرنین خۆ تۆ ناکرێ ئێمە پێمان وابێ تەنها بودانی موچە ئەتوانێت هەژاری نهێڵ ڕەنگە خەڵکێک بڵێ ئەوانی کە موچیانێ بەڵام کاتێک کە موچە چێتە جیرفانی مۆسەفەکانەوە کە لە عێراق زۆرینەی خەڵک موچەخۆرە و لە هەمان کاتە ئیسیسمار ڕۆژ بۆ
تەنەوەعی ئیسمار بێگومان مەبەستە مەسەلە لەباری ژینگەیە لەباری تیجارەتە لەباری پیشەسازیە هەرچەند بەداخەوە لە وڵاتی ئێمە ئێستا شتێک دانراوە ئیسیسمار کە تەنها خان و دروستکردن و دابشکردنی زەوی و شوخە و ئەو شتانە دروستەکەن هەرچەند خۆی ئەمە لە ئەسڵا و ئیسمارێکی حەقیقی نییە ئیسمار ئەوەیە کە ئەو پارێکی خەرجێک بۆ ئیسیسمار لە داهاتووە پارەی تر پیاکاتەوە بۆ ئەو کۆمپانیا یاخود بۆ ئەو وڵاتە ئێمە لە عێراق تەنانەت ئاسمانی عێراق پارە پیاکە من لەم ڕۆژانە گوێم لێ بۆ وەزیری مواصلاتی عێراقی وت تا ئێستاش نازانی داهاتی ئەو تایارانی کە بە ئاسمانی عێراق هاتووەکەن بۆکوێ ئەچێ تازە لیژنەیەکمان دروستکرد بۆ بزانین پارەکە بۆکوێ کەواتە بەداخەوە مەسەلە سەرچاوەکانی داهاتی لە عێراق ئەوە بەشیەوەزێ کۆ نەکراتەوە تەنسیم کرێت کە بتوانین موچەی پێدامێکەوە لە ڕێ موچەوی سیسمارە بڕاو بۆ جیشوانی هەموو کرێکار و شۆفێر و ژینگە و زراعەت و هەموو ئەو بارەکانی تر کە ئەمە جارێکە جۆرێکتر لە دابشکردنەوەی پارە بەسەر هەموو خەڵتاکەکان لە ڕێی سیسمار و موچەخۆرەکانەوە. زۆر باشە. کاتە ئەرکی تاک چییە؟ لەو کاتێک کە ئەگەر هاتو بێکار بوو ئەگەر هاتو موچەیەکی نەبوو ئەرکی تاکچی ئەبێت لەو کاتەیە سیرکە لە مەسلەی حرەکەی بازارە لە مەسلەی دۆزینەوەی کارە لە مەسلەی ئەوەی کە خەڵک بێکار نەبێ ڕەنگ هەندی حاڵەت هەبێت کە مەسلە تاک تاوانبار بێتە بەڵام لە عموما ئەوەسێتەوە بە سیستەمی ئیداری وڵاتەکەەوە سیستەمی ئیداری وڵاتەکە شۆفێری ئەو ماشێنەیە کە حرەکە بەسە بە ماشێنەکەکە لەگەڵ شۆفێرەکە حرەکەی دا بە هەموو ماشێن هەموو ماشێنەکە ئەجوڵێ من پێ دەڵم بەیانی حکوومەت میزانەیەکی گەورە تەخسیس کات بۆ ئیسیسمار هەر لە خۆ هەموو خەڵکەکان کار ئەکەونە کار ئەکەونە کار کەواتە ئەرکی تاک لێرە ڕاستە تاک لە سەرێتی بگەڕە بە دوای کارە تاک لە سەرێتی ئیبداعی تازە بکات جۆری کار دروست بدۆزێتەوە کاری تازە بکەوتەوە لەسەر تاک پێویستە کە لە کارێکی یا سەرکەوتو نەبوو یاخۆزە بەرهەمێکی نەبوو ئینتاجی نەبوو بگەڕە جۆرێکی کار بدۆزێتەوە بەڵام وە هۆشیارێکی تازە دروستکە بۆ ئەوەی بەداخەوە لە وڵاتی ئێمە خەڵک ئەتیباری سەرچاوی تەواوی لەسەر موچێکە ئەوە دیسانەوە گەڕێتەوە بۆ سیستەمەکە بەڵام تاک ئەبێ خۆشی بگەڕێ بە دوای کاری دەبینین تاکەکانمان چاوەڕی دەستی حکومەتن یعنی بۆ نمونە ئەوە ناکەن بڵێ بۆ خۆمان هەستین کارێک بکەین بۆ خۆمان چاوەڕی دەستی حکومەتن و چاوەڕێکن تا ئەوان بیان خەنە سەر کارێک یاخود موچێکی تایبەتیان بۆ بڕێتەوە ئەمە تا چەند کاریگەری هەیە لەسەر خودی تاکەکە و لەسەر کۆمەڵگاکەش سیرکە ئەمە ڕاستە ناکرێت تاک لە هیچ وڵاتێکا چاوەڕوانی دەستی دەوڵەتەکە یاخود حکومەتەکە بکە بۆ بڕینەوەی موچە بەڵام بێرت نەچێ وەگەر خستنی سەرمایەی وڵات لە هەموو بارەکانە وەکو باسم کرد پیشەسازی کشتتوکاڵی ئەو مادەن بۆ نمونە من لە کوردستان پێ دەڵێم لە پشبەستن بە کتێ نووسراوێکی دکتۆر کەمال خۆشناو کە لێکۆڵیەکی علمی کردووە لە جیهانە شارە زۆر و کوردستان بریتی پێ ناوناوە گەنجینەی گەنم مەسەر تا ئێستا دەوڵەت حکوومەتی ئێمە پشتیوانی بۆ گەنم مەسەلە لە بازاڕاگە تەنێک بە 500 گیری حەق حکوومەت تەنی ملیۆنێک بە بۆی ئەو سەرچاوەیە کە لە عالەمە بەناوبانگە بۆ گەنم لە بین نەچێت لەی نەچێت ڕاستە تاک پێویستە کا بەوەی خۆی بە دوای کار بگەڕێ بەڵام دڵنیا بە هەتاک و پارەی ئیسیسمان نەڕژێتە ناو کۆمەلگاەوە بە شێوازێکی زانستی و جۆرا و جۆر و ئەوەی کە سوود وەرگێ کە من وتم ئیسیسمار کەواتەوێ خازانجتە بێت بەو شێوەیە نەچێتە ناو خەڵکەوە بێکاری تاک ناتوانێت چارەسەریکە هەندێک حاڵەت ڕەنگە بتوانە چارەسەری هەندێ بێکاری تاکەکان بکە بەڵام دڵنیا بێ ئەو بێکاریکە بە شێوازی زانستی بڵێت بە عمومیت کار بدۆزینەوە ئەوە لەسەر دەوڵەت و لەسەر حکوومەت پێویستەکە بتوانێت جۆرەها ئیسیسمار بکە بۆ ئەوەی هەموو جۆرە ئیشەکان واتە تۆ ئەوەی لە کشتتوکاڵی ئیشەکە ئەوەی لە بازرگانی ئیشەکە ئەوەی لە سناعە ئیشەکە ئەوەی لە گەشتیاری ئیشەکە ئەوێ ئیسیسمار جۆرە جۆر لە هەموو بارەکان کاتە هەیە لە هەرێمی کوردستان ئەم جۆرەوە بەرهێنانانە بۆ ئەوەی کە بتوانن لە ڕێگی ئەمانەوە خەڵکی بکەنە سەر کار و هەلی کاریان بۆ دابین بکەن بەڵێ لە ئێستادا پێم وانێ بەم لەم زروفای ئەم جۆرە چارەسەر بەڵام سەرەتا ئەبێت تۆ داهاتی وڵاتەکەت تەنزیمکەی ئەبێت داهاوڵی وڵاتەکەت پوختە بکەی من پێ دەڵێم چەند ڕقەمێکە وت کە زۆر کەمن ئەو ڕقەمانە بەم عێراق خاوەنی ماگانە خاوەنی 6 ملیار دلارە ئەمە زۆر کەمەوەی کە من وتوم لە بەکەمترین حاڵەت هاوتومە 6 ملیار دلار 2 ملیار و نیوە ڕۆ بۆ موچە 3 ملیار و نیوە توانی استثماری پێ بکەی بەڵام بەگەر بە شێوازێکی باش و خۆت تەنزیم کرێ ساڵانە تۆ 6 ملیار دلار ماگانە بڕێژ و برژێتەنە ئەم کۆمەلگایەمە هیچ مەجالێک نامێنێ هیچ پیشەوەرێک نامێنێ حیسێ لەو حیسەی وەرەوە
ئەمە بێزگە لە گرنگدان بە کەرتی تەندروستی لەگران بە کەردی پەروەردە من شتێک پێ بڵم لە کوردستانی ئێمە تەنانەت بەسیتی نەخۆشی خەڵک ئەگەر لەم زۆری فیکەرەنتینانی ڕاو وڵاتی دەروت لەبەرەوەی ڕوای کەتی تەندروستی وڵاتەکە نییە لە ڕووی خوێندنەوە کە ڕۆژ ساڵانە ئێمە ملیۆنەها دلارمان حتوانە بڵم ملیار دلار ئەڕوا بۆ زانکۆکانی دراوسەکانمان کە خەڵگەتی لەوێ ئەخوێنێ ئەم بەسیتری شتن کە ئێمە باسی بکەین کەواتە هەموو ئەم پارانە بە هەندەر ئەڕۆن بۆ دەرەوەی وڵات خەتەرترین شت ئەوەیە سەرچاوی داهاتی وڵاتەکەی خۆت بە تایبەتی سویلەی نەقدی بڕا بە وڵاتانی دەرودراوسی خۆت ئەو ملیارەها دلارە تەنانەت کە من باسی کەتی تەندروستی خوێندنم کرد لە زانکۆکان زۆر ئاسانە لە عێراق ئەمە چارەسەر بکرێت لە کوردستان چارەسەر بکرێت ئەمە باسێک لەوە بکەین کە تا چەند نەبوونی هەلی کار و دانەمەزراندنی خوێندکاران ئەبێتە هۆکاریەوەی کە خوێندکارانیش بێهیوا بن لە خوێندنەکەیان و ئاستی خوێندن کەم بکات لە هەرێمی کوردستان. بێگومان سیستەمی پەروەردە کاتێک کە خوێندکار دڵنیان نیە لە داهاتوو لە دامەزرانی خۆی وەلایی بۆ شتی ترێ بێ بۆ دوای شتی ترا بگەڕێ لە وڵاتی ئێمە بەداخەوە ئێستا مەسەلا ئەتوانرێت لە عێراق و لە کوردستان جۆرەها ئێستا بازاری ئێمە پێوترێت بازاری ئازاد بازاری ئازاد بە شێوازی زانستی واتە منافسەکردنی هەموو ئەو بازارڕە بە شێوازی کە چی ئەتوانێت زۆرترین بەرهەم بەدەست بێنە بە کەمترین نرخ ئەمە بازاری ئازاد بازاری ئازاد ئەوە نێت تۆ بدەوێت هەرچی بێنی ببێ کوالی کۆنتترۆل ئەمە ئازاد بەعکسەوە بەڵام بەداخەوە لە وڵاتی ئێمە هەندێک کرد احتیکار کراوە بۆ نمونە معمەلێکی چیمەندۆ هەیە چوزانم معمەلێکی غاسی هەیە چوزانم معمەلێکی تر هەیە خەڵکی تر بە حکوومەت پشتیوانی لێ بکە کە جۆرەها معمەل لەو جۆرە هەبێ بۆ ئەوەی هەم کرد بێکاری نەیەڵێ و هەم ئینتاجەکەت زیاب بکە بەڵام بەداخەوە لێرە کە کۆمپانیایکی گەورە شەریکەیە معمەلێک کاتەوە ئیتر دەوڵەت احتیکارێک ئایتەڵە کەسیکە ئیجازەی نادەبێت ئەم جۆرە معمەلە بکاتەوە ئەمە زۆر خەتەرە بێکاری لێرەوە دەستپێکە بێکاری دەستپێکە چیمەندۆ لە وڵاتی ئێمە ئەتوانرێت بڕا بۆ دەرەوە بفرۆشێکە ئەم وڵاتی ئێمە ئەتوانێت سەدان معمەلی چیمەندۆ بکاتەوە بەڵام ئێستاش لە بازارەکانی چیمەندۆ ئێرانی بەکاردێت بەنمونە باسی ئەو مادەیەکەم کە ئەتوانرێت دەیان معمەلی تری چیمەندۆ دروست کرێت و هەم لە ئینتاج زیاب بکە هەم بۆ دەرەوە وڵاتی بنەری و هەم هەزارەها کرێکار لەو معمەلانە ئیش بکەن ئەمە بڕۆ بۆ معاملی تری تر بەداخەوە من یەکشت پێ بڵێم هەڵهێنانی جوچک ئێستا جوچک لە ئێرانەوە دێکە لە من و تۆ توانین نەماڵکی خۆمانە جوچەکەڵ بێنین بە مەچینەیەکی 150 دلاری بەڵام بەداخەوە لە هەرێمی کوردستان یەک شەریکەی هەڵەنانی جوچکەیە کە احتیکار کراوە کەسی تر بۆی لەم جۆرە معاملەدانە من هەندێک ببورن بخەمە هیچ مەبەستێکم نییە بەڵام ئەم دوانم بیرە لە ئێستاە یعنی بۆ لە هەرێمی کوردستانە سەدان معمەلی هەڵێنانی جوچک نەبێ شەوانە خەڵک بڕۆن لە ئێران بە قاچاق جوچک بێنێ کەواتە ئێمە لە وڵاتەکەی ئێمە ئەو جۆرە بەرهەمەکان احتیکاری بۆ ئەکرێت دەوڵەت پارێزگاریەکە کە کەسی تر لەم جۆرە بەرەم نێنێ بۆی سەرەکەی دانەبەزێ کە ئەمە ئەتوانین سەدا معمەلمان هەبێ و وڵاتەکەی خۆمان پێویستی بە بەرهەمەکێتی و هێزی کارمان لەوێدا ئەمەسرێت و ئیژە دۆزرێتەوە بێگومان ئەمەوێت باس لۆ بکەین بە وەبەرهێنان حکوومەت ئەرکی چیە بۆ ئەوەی کە هەم بێکاری نەهێڵێت هەم ڕێژەی هەژاریش لە هەرێمی کوردستان کەم بکاتەوە حکوومەت سەرەتا ئەبێت تەنزیمی داهات بکە من شتێک پێ بڵم کۆمپانیا هەیە لەم هەرێمی کوردستانە لە مانگێکا 45 میلیۆن دلاری دەزەکەوێت 45 میلیۆن یەک کۆمپانیەکە باز لەوەکرێت 4,000 کۆمپانیا هەیە لەم وڵاتە ئەم 45 میلیۆن دلارە تەنانەت ئەگەر ئەم کۆمپانیا بە نایاسایی یان بانە شەرعی دەستیکەوێت من نازانم وایەوانە ئەم 45 میلیۆن دلارە لە ناو کوردستانە بخاتەوە ئیسیسمار هەر قازانجە بە وڵاتەکە هەر تەسی دەکاتە ڕۆژ کەمکردنەوەی ڕێژەی بێکاری کەمکردنەوەی ڕێژەی هەژاری بەڵام من وەکو باسم کرد لە کۆمپانیا 45 میلیۆن دلاری دەستکەوێت و داهاتەکەی بڕوا لە دەرەوەی سیسماری پێ بکە ئەبێت لەو 30,000 کۆمپانیایی تر چەنیکە بێت لەوە ئەم 45 میلیۆن دلار کە دەزەم کۆمپانیاکە یان هەموو کۆمپانیەکان بەگشتی حکومەت نەیتوانێت زەریبەی سەرخا لە وڵاتانی سۆسیالیستی کە وڵاتێک سۆسیالیستین ئەکرێت زەریبێتە سعودی دروستکەی کۆمپانیایە 45 میلیۆن دلار لە زەویەکەی بن و لە خاکەکەی من و لە دەسەڵات و ژینگەی یاسایی بۆ خۆڵقاندۆ بۆ ئەو پارێ دەستکەوێ گۆرە 25 میلیۆن دلاری لێ سەری میخەم بە سنووقی لە ئێمە سنووقێکی پێمە سنووقی ڕێعی اجتماعی خەمە سنووقی اجتماعی یاخی سنووقێک دروست دەکەن بۆ سۆسیالیان مەسەلە بۆ خەڵکانی کە بێکارن بۆی هەژاری نەهێڵم جاتۆ کەواتە ئێمە هەر لە ڕێی زەریبی تەساعودی کە کۆمپانیەکان مەسەلە من ناڵ پشتیوانی لەوە ناکەم زەری بەڵام زەریبەی تۆ لە کابراایکی هەژار دوکانێکی بەسیتی جوزامە ڕەوانەیەکی یا سەری کارەبات بەرز کردوێتەوە یان مەسەلە سەری ئاور بەرز کردوێتەوە ئەمە نابێتەوەی تۆ کێشەی بێکاری و داهاتی پێزیاکەی ئەوەیە کە ملیۆنەها و ملیارها دلار ئەڕوا بۆ کۆمپانیا زەبەلاحەکان کە ژینگەی قانونیت بۆ فراهم کردو پارێتیان دەستکەوێت زەریبەی تەساعودی لەوانە بستێنە وڵاتە ئیسماری پێ بکە کەواتە ئەبێتەوە لە پێش داهاتی وڵاتەکەی خۆت تەنزیم بکەی
خەڵک دڵنیان کەیتەوە کە بە سێ ڕۆژارێک موچی پێ و بەشەکەی تری داهات کە مێنێتەوە بیخیتە بواری ئیسیسماری جۆرا و جۆر ئیسیسمار نەک هەر لە دروستکردنی شوقا ئیسیسمار لە دروستکردنی کەرتی کشتتوکاڵی دروستکردنی شەریکاتی گەورە گەورە مەسەلا وڵاتی گەشتیاری متوانین کۆمەڵە پرۆژەی گەوری گەشتیاری خەڵک هەم چکە خەڵک بێتە وڵاتەکەمان پارەسەرکەەوە هەمیش هەرێکی کارز بۆ خەڵک ڕخسێنی کەواتە لەم شێوەی ئەتوانی بێکاری کەم کەیتەوە. ئەوە کو دوامین پرسیارم پسپۆڕی و شارەزایی تاک تا چەند هۆکارە بۆ بەدەستهێنانی کار وە پێویستە تاک چی بکە بۆ ئەوەی کە لە ڕێگەی شارەزایی خۆیەوە کار بەدەست بهێنێت. تاک گرنگە پێداگر بێ ئیبداع بکە بە دوای پیشەی نوێ بگەڕێ شتێک بخۆڵقێنێ کە لە ڕابردوو نەخۆڵقاوە بەڵام دیسان من ئەڵێمەوە ئەمە نابێتە هۆی هۆکاری چکەمە حاڵەتن قەت نابێتە دیار لە مەسەلا تاکەکانی کۆمەلگا ئینجازێکی وا بکەن یا مەسەلا شتێکی وا بخۆڵقێنن سەرسامکەر بێ یا مەسەلا تەسیراتێکی گەورە بکاتە سەر بێکاری و هەژاری بەڵام لە هەموو حاڵەتێکە ئەوە سیستەمی بەڕێوەبردن و سیستەمی ئابووری وڵاتێکە ئەتوانێت لەڕێ ئیسیسمار و تەوزیعکردنی ئەو پارە و داهاتی لە وڵاتەکە هەیە بۆ ئەوی هەموو تاکەکانی کۆماڵ وەکو مەشینەی سیارە و لەشی سارک هەمووی کاتە حرەکە. ڕاستە دەستەکانە خۆش سپاس بۆ ئامادەبوون سپاس بۆ زانیاریەکان بەڵێ سپاس بۆ بەڕێز سابیر عومەر ئابووری ناس کابەشەیەکی ڕاستەوخۆ لەگەڵمان میان بوو بەڵازانم تەواوی بڕگە بابەتەکانی ئەوڕۆمان پێشکەشکردن تا سبێنێ شاد و کامران.